ئەزیزانم سڵاتان لەبێ ئەم کاتتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین هیوا خوازین دەستپێکی ڕۆژێکی نوێ و پڕباشی بێت بۆ هەموو لایەکتان و هەموو لایەکتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا هیوا خوازین کە پابەندبوونتان بەردەوام بێت. ئەزیزانم ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی گرنگمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادە کردو یەکێک لەو بابەتانەی کە بە گرنگمان زانین کە قسەی لەسەر بکەین ئەویش سوودەکانی شیرپێدانی سروشتیە بۆ مناڵ ڕەنگە هەتاکو ئێستا دایکان بە پێی پێویست زانیاری ئەویان نەبێت کە شیرپێدانی سروشتی چەندێک گرنگە بۆ کۆرپەلە. یەکێکی دیکە لە تەوەرەکان باز لە زیانەکانی تەکنەلۆژیاکەین بۆ سەر مناڵ کاریگەریەکانی چین کە میوانداری توێژەرێکی دەرونیمان کردووە ئەزانین ئەم فترەیە کە مناڵەکانمان لە نێو ماڵا ماونەتەوە و زیاتر لە پێویست خۆیان بە تەکنۆلۆژیا و بە ئەو ئامێرە پێشکەوتۆکانەوە گرتووە ئایا ئەمانە چی زیانێک و چی گاریگەرێک لەسەر مناڵەکە دروستەکە. و یەکێکی دیکە لە تەوەرەکانمان باز لەوەکەین کە ئێمە ماوەی چەند ماڵێک کە بە بەردەوامی باسمان لە ڤایرۆسی کۆرۆنا کردووە و دەرەنجامەکانی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەوەدا چۆن خۆمان بپارێزین. ئەمڕۆ ئەمانێ باز لەوە بکەین ئەی ئەم چەند مانگە ئێمە چیمان کردووە بۆ ڤایرۆسی کۆرۆنا و کاوێژ میوانداری پزیشکێکمان کردووە و گفتوگۆی لەسەرەکەین. ئێمە لەگەڵتانە بەردەوامین. میوانی یەکەممان بۆ ئەمڕۆ دکتۆرە تەرزەیە کە بەڕێزیان پزیشکی گشتی ئەخۆت ئەتوانین بڵێن پزیشکی پسپۆڕی مناڵانن. دکتۆرە خان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوون. سپاسانەکەم بۆم دەرفەتە و ئەمێ سڵاوێکیش لە بینەرام بکەمەوانێک کە ئێستا گویان لێمانە و سەیری بەرنامەکەتانەکە. بەخێر بێت دکتۆرە. سپاس بۆ ئامادەبوونت کە بەم کاتە لەگەڵ ئێمە ئامادە بووی بۆ هیوایی کە خانمان بەتایبەت ئەم تەوەرە بە گرنگ وەربگرن دابنیشن بە دیارەوە و لەبەرەوەی کاتاک و ئێستا ڕەنگە زانیاری ئەومان نەبێت کە بەپێی پێویست ئێمە چۆن شیر بە مناڵەکانمان بدەین و گرنگی شیرپێدانی سروشتی چۆنە لەگەڵ ئەوەشە هەندێک لەو خانمانەی بە تایبەت کەرێکە مناڵیانە. جامێ باز لە گرنگی شیرپێدانی سروشتی بکەین. بەڵێ شیرپێدانی سروشتی زۆر لە دایکەکان کێشە و گرفتیان هەیە لەم بارەیەوە یان نەبوونی زانیاری لەلایەن دایکەکانەوە ئەمە کێشەی بۆ هەم بۆ مناڵەکان هەم بۆ تەندروستی مناڵەکە بۆ تەندروستی دایکەکان بۆ پزیشکەکانیش دروست کردو بەڕاستی. یەکێک لەو شتانەی کەمێ لێرەوە باسی کەم لە سەرەتایەوەیە کە زۆر لە دایکەکان پرسیارەکەن کەی شیردانی سروشتی دەست پێ بکات. زۆربەی خانمان ئەگەر بڵین بڕێکی زۆریان ئێستا بە نەشتەرگەری مناڵیانە بێت شتێکی بەوە باو هەیە ئەڵێن ئەوەی نەشتەرگەری بکات یان ئەگەر دایکە کە بسم بۆ منە بە نەشتەرگەری مناڵی ببێت ناتوانێت یەکسەر شیردان دەست پێ بکات. ئەمە دەستەواژەیەکی هەڵەیە هیوادارم کە دایکەکان لێ دوورکەونەوە شیردان پێدانی سروشتی واتە کە شیری دایکی بخوات مناڵ لە یەکەم ساتی دوای لە دایکبوونیەوە پێویستە دەست پێ بکات چونکە ئەمەش گرنگی خۆی هەیە بەڕاستی تا زووتر دەست پێ بکات گیانی مناڵەکە پارێزراوتر بێت لە نەخۆشیەکان و سوودەکانی شیرەکەی زیاتر پێگات. بۆ نمونە بڕێکی زۆر دژەتەنی تایە لە شیری دایکە و چەند سوودێکی تریش کە حەزەکەم باسی بکەین لەبەرەوە پێویستە یەکسەر دوای لە دایک بوون شیرپێدانی سروشتی دەست پێ بکات. ئەیچی بۆ ئەو دایکانەی کە یەکسەر لە دوای لە دایک بوون شیر بە مناڵەکان نادەن شیری خوان یەکسەر دەستەکەن بە شیری وشکە شیری قوتوی پێ ئەوترێت و ئەیەن بە مناڵەکە. بەڵێ ئەوە هەڵەیە وەکو باسم کرد بەڵام بۆ دایکانی کە نەشتەرگەری کراوە ئێمە چەند شێوازێکمانێ بۆ پێدانی شیری سروشتی بۆ نمونە ئەگەر دایکەکە نەشتەرگەری نەبێت و تەندروستی باش بێت دوای مناڵ بوون ئەتوانێت بە دانیشتانەوە بە شێوەیە کە پشتی ڕێک بێت ئەو مناڵەکە بەرز کاتەوانێت پێستی بەرپێستی مناڵەکە بکەوێت لە سنگی نزیک کاتەوە و شیردان دەست پێ بکات. بەڵام بۆ دایکانی لە پێستی مناڵەکە نزیک بکاتەوە یەک خۆشەویستی زیاد ئەکات هەست بە مناڵەکە ئەکات ئەو ئازار و ناڕەحەتیانی کە بینێتی لە کاتی مناڵبوونا یارمەتی دەرێکی باشە بۆ لە بیرچوونەی بۆ دایکەکە بۆندینەی دروستەکە ینی وەکو بڵێ پەیوەندێکی خۆشەویستی بەتین دروستەکات ئەمە ژواکە کە ڕێژەی شیری دایکەکەش زیاد بکات هەم بۆ کووتمان بۆ ڕەوانەوەی ئازارەکانی کە لە کاتی مناڵبوون و ماوەی سپرەکە بینیوێتی. ئەمە شێوازێکیان شێوازێکیش ئەگەر دایکەکە نەشتەرگەری کردبێت نەتوانێت دانیشێ ئەویش هەر زۆر ئاسایی ئەمە نابێت بەڕێگر بۆ نەدانی شیری سروشتی پێویستە دایکەکە لەسەر لاپاڵکەوێت و مناڵەکەش لە تەنیشت خۆیەوە دابنێت ینی بە هەر شێوازێک بێت پێویستە دوای لە دایک بوون یەکسەر دەست بکرێت بە شیری سروشتی. ئەتاکە ئێمە ئەومانزانی لە دوای لە دایک بوونە بە شیر بدرێ بە مناڵەکە بەڵام هەندێک کەس نازانێت چۆن شیر بە مناڵەکەی بات یاخود شێوازی هەڵگرتنەکەی بە تایبەت بۆ ئەو دایکانەی کە یەکەم مناڵیانە ڕەنگە نەزانن تا ڕادەیەک یاخود زانیاریان نەبێت لەسەرەوەی کە چۆن مناڵەکە لە باوەش بکردن و چۆن شیرەکەی پێبن. بەڵێ
وەکوتمان ئەگەر بتوانێت دابنیشێت باشترە مناڵەکە لە باوەش بگرێ بە شێوازێک کە دەستی لە ژێر مل و شانی مناڵەکە بێت نەکسەری بۆی ملی نەنوشتێنێتەوە و نزیکی کاتەوە لە سنگی پێستی بەرپێستی بکەوێ بە شێوازێکی وا کە مناڵەکە هیدایکی ڕانەکێشێ باکسە ینی مەجالێکی وای باتێت کە بتوانێت بە ئاسانی شیرەکە بمژێت بۆ ماوەی کات و پێدانیشی ئەبێ ینی هەردوو سنگی باتێ بە شێوازێک کە لای ڕاستی بۆ نمونە لای ڕاستی دەست پێکە لای ڕاستی بەتاڵاتی بەتاڵ کاتەوە اینجا بچێتە لای چەپی سنگی ئەبێ کاتێکی باشیشی هەبێ ینی نەک بە پەلەوەکو شیری قوتونیە دایکە کە شیرەکەی بۆ بکاو بياتێ بە 5-6 دقەتەوە بێنە شیر پێدانی سروشتی کاتێکی بەڕاستی لەسەر خۆی ئەوێ پێویستە دایکەکە لەسەر خۆ بێ ئارامگر بێت بەڵێ کاتێکی باشی هەبێ بەلانی کەمەوە چارێکێک بۆ 20 دقە لەسەر سنگی دایکی بێت. چارەکێک بۆ 20 دقە لە کاتی مناڵەکەیە. هەندێک لە دایکەکان تەنها بە یەک لای سنگیان یان بەلای بەیەک مامکیان شیر بە مناڵەکە ئەیان ئەوکیان بەنمونە تەرکە کات یاخود هەر خوو بە یەک لایەوە ئەگرێت چۆن ئەم دایکە ڕابێنی بۆی کە ئەم هاوسەنگی ڕابگرێت لە بینی هەردوو مامکەکەیدا بۆی کە شیر بە مناڵەکە بات. بەڵێ وەکوتم پێویستە دایکان بزانن کە هەردوو لا پێویستە بدرێ بە مناڵەکە هەم بۆ تەندروستی دایکەکە هەم بۆ پتێر خواردنی مناڵەکەش بۆ نمونە ئەگەر بەس تەنها لایەک بات لاکەی تری احتیمالە شیرێکی زۆری تیا کۆبێتەوە و ناڕەحەتی و ئازار بۆ دایکەکە دروست بکات هەر لەگەڵ ئەمەشە لەوانەیە ئەو لای تری کە زۆر بەکاری هێنێ وەک پێویست شیر دروست نکات یان تێری پێ نەخوات لەبەرەوە باشترە هەردوو لا بەکار بێنێت نەک لە ژەمێکا بۆن و لە ژەمێکا بە تاوەتی لایەکی پێ بەتاڵکاتەوە اینجا لە ژەمی داهاتووترا بچێتە لاکەی تری. باشە چۆن بزانین ئەم مناڵە تاوشێری تێر خواردو؟ بەڵێ نیشانەکانی تێربوون هەیە لە مناڵە زۆر جاردایک پرسیارەکاڵە مناڵەکەم تێر ناخوا بە شیری خۆم یان چۆن بزانم تێری خواردووە نیشانەکانی برسێتیتیان نامێنێ بۆ نمونە دەمگێڕان بۆ شیر گریانێکی زۆر زمان دەرهێنان وەکو بڵیت بێ تامی شتێک بکات دوای ئەوەش خەوی لێ ئەەکەوێت بۆ هەموو دوای شیرێک پێویستە بەلانی کەمەوە دوو کاتژمێر مناڵەکە خەوی لێ بکەوێت لەگەڵ ئەمە شازیاکردنی کێشی کە پێویستە سەردانی پزیشکی تایبەتی پێ بکات بۆ چاودێریکردنی کێش و باڵای ئەمە وای لێکا کە ئەین تێگەین کە ئەم مناڵە تێری خواردووە مناڵە تێری خواردووە. دکتۆرە تەرزان هەندێک کات ینی ئەومان بەرگوێ کەوتۆ کاتێکگەڵە شیر بە مناڵەکەت ئەهەی یەکسەر هەڵی بسێنە هەڵ بەبیە بەسەر دەستا و کەمێک بیگەڕۆ ئیسراحەتی پێ بکە و ئەنجا بە مناڵەکە بنوێت ئایا ئەو مناڵان ئەمە ڕاستە و لەگەڵ ئەوەش ئەگەر مناڵەکە لە دوای شیرپەیان یەکسەر خەوی لێکەوت زیان بە مناڵەکە ناگەێنێت؟ بەڵێ زۆر جار لەگەڵ ئەمە لە شیری سروشتیا کەمترە بەڵام لە شیری قوتووە ئەو هەڵمژینی هەوا توزی ڕێژەکەی زیاترە لەبەرەوە غازاتێک دروستەکە هەوای لەسکی ئەمێنێتەوە لە مائیدە ئەمێنێتەوە لە گەدەیە باشترێکە یەکسەر دوای شیران پاڵ نەکەوێ بۆی زۆر جار ئەو هەواکە ئەگەڕێتوێتە دەرەوە لەوانەیە بەشێک لە شیرەکە بێنێتە دەرەوە بپارێتە بۆری هەناسە یان ناولوتیەوە بێتە دەرەوە ناڕەحەتی بکە بۆیە باشترێکە یەک تۆ سەری بەرز بێت تا بۆ چەند ماوەیەکی زۆر کەم کە ئەو هەوای دەرکردیان زۆر جار کوردواری خۆماڵی قرخێنەیە ئەنج دوای توانێت پاڵی خەو بخێنێت. شتێکی کەش دوای شیرپێیان مناڵەکە لە تەمەنی چۆنەوە تۆ ئەتوانی کە دوای ئەوە شیری پێیت ئاویشی بیتە لەگەڵا بخواتەوە. بەڵێ بۆ بەنسبەت ئاویان بە مناڵەوە لەبەرەوەی شیری هەم شیری سروشتی و هەم شیری قوتوش بڕێکی زۆر ڕێژێکی زۆر ئاویتیایە توای بڵێن لە ساهشتا یان زیاتریش ئاوە پێویست بە ئاو ناکات تەنها لە وەرزە زۆر گەرماکانە نەبێ و کۆمێنزێکی ئێستەتیایین بەتایبەتی لە نیوەڕوانە ئەتوانێت دایکەکە ئاو بکوڵێنێ و داینێسار بێتەوە بیاتێ لەگەڵ دەستپێکردنی خواردنیشا پێویستە ئاو بدرێ بە مناڵەکە ئەگینا کاتەکانی کە بۆ نمونە لە وەرزە سەرماکانە وەک زستان و پاییز پێویستی بە ئاو نییە. چۆن ئێمە کاتەکانمان ڕێک بخەین هەندێک بۆ شیرپێدانی سروشتی بە مناڵەکە یاخود هەر شیرپێدانێک بێت لەگەڵ ئەوەیە هەندێک کات مناڵ هەیە زۆر ئەخەوێت باشە هەندێکیش هەیە هەتاکو و نەگری دایکەکە شیری پێنادات ئێمە چۆن ئەم شیرپێدانە ڕێک بخەین بە مناڵەکە بۆی کە مناڵەکە حەز بە برسێتی نەکات. ڕاستە وەکو بڵین کاتێکی دیاریکراو ئێمە هەمووان لەسەرەوە کۆکین کە دوو کاتژمێر جارێک پێویستە شیر بدرێ بە مناڵ بەڵام لە مناڵێکە بۆ مناڵێکی تریش ئەگۆڕێ بۆیە زۆر دایکان نیکەن بە کێشە ئەڵە مناڵەکەم شیر کەمەخوا بەڵام وەکوتم کە کێشی زیای کردیش کێشەیەکی نەبوو کاتە تێری خواردووە بەڵام لە سەرەتای چەند ڕۆژی سەرەتایە پێویستە دوو کاتژمێر جارێک دایکەکە ینی جەخت کاتەوە لەسەر ئەوە دوو کاتژمێر جارێک خەبەری کاتەوە شیری باتێ بەڵام لەگەڵ گەورەبوونیە مناڵەکە هەستی تێربوونیە بێ
دایکەکەتی ئەگا لەگەڵ ڕایەت لەگەڵ مناڵەکەیە ئەزانەیە کە مەسەن بۆ نمونە شەو خەوتووە خەبەری بۆ گریا هەستا نیشانەکانی برسێتی تیا بوو ئەتوانێت شیری باتێ ئەگەر نەگریا و مەسن برسی نەبوو پێش ناکە دایکە خەبەری بکاتەوە شیری باتێ کاتەکان وەکو وتمان پێویستە ینی دوو کاتژمێر جارێک بێ بەڵام ئەگۆڕە لە مناڵێکە بۆ مناڵێکی تر شیری سروشتیشی دایک زووتر هەزمە بێ احتیمالە زووتر برسی بێت بگاتە ساعت و نیوێک یان کەمتر هەشت بۆ 12 جار پێویستە شیر بخوات. هەندێک لە دایکەکان نازانمی ئەوەیە کە تااقەتیان نییە ینی ئەتوانی وا بڵێن چونکە بەڕاستی ئەوە بەهانەیەک نییە بۆی کە تۆ شیر لەو مناڵە ببڕیتەوە شیری سروشی نایە بە مناڵەکە یاخودەوەی یەکسەر لەگەڵ یا شیری قوتووی پێ ئەیات ئەڵە مناڵەکەم تێر ناخوات ئایا ئەمە ڕاستە؟ وەکوتم تێر خواردنی مناڵەکە تەنها بە دایکەکە دیاری ناکرێت پێویستە پزیشک ببینێ هۆکاری تر هەیە کە بتوانین ئەنی بڵین وڵا پێویست شیری قوتووی بدرێتێ بە مناڵەکە ئەگینا ئەگەر بێت و وەزنی زیاب کات هیچ کێشەیەکی نەبێت سوتانەوەی نەبێت بۆ نمونە هەستیاری نەبێت پێویستە بەردەوام بێ شیری دایک و بڕی پێویستی شیتیایە زۆر لە دایکەکانە لە شیرەکەم ڕوونە یان بەشی ناکە وەکوتم ئەو دەستەواژەیەکی هەڵەیە هیوادارم دایکان لی دوورکەونەوە ئەگەر زۆر ینی بارودۆخەکەی وانە بێت کە مەجبور بێ شیری قوتووی باتێ هیوادارم کە دوورکەونەوە لەو زیاتر شیری دایک بەکاربێنین شیری قوتوو چۆن پێویستە بدرێت بە مناڵ هەنێک لە دایکەکان ڕەنگە لە سەیە نەوەتی ئەتوانم بڵێم وابێت بۆ خۆیان شیرێک هەڵە بژێرن ئەیتر لەگەل لەسەر نرخەکەی کەوت بێ یاخود بەخواستی خۆی بێ یاخود لە ڕێگەی ڕکلامێکەوە بێ کە بەرچاوی کەوتۆ پێی وایە بۆ مناڵەکەی ئێوش باشە ئەم شیرە هەڵە بژێرێت و ئیاد بە مناڵەکەی ئایا ئەمە زیان بە مناڵەکە گەێنە یاخود تا چەندێک پێویستە شیری قوتوو لەژێر چاودێری پزیشکا بدرێت بە مناڵەکە و ئەو بۆی دیاری بکات بەڵێ وەکو بۆ شیری قوتوو جۆری زۆرە بۆ نمونە ڕقەمەکان ڕقەمیەک و دووسێ لەگەڵ جۆرە پزیشکیەکان طبیەکانە پێڵێن طبیەکان کە بۆ چەند حاڵەتێکی دیاریکراوە بەکارێت و پێویستە لەلایەن پزیشکەوە دیاری بکرێت و بۆ نەخۆشەکە بۆ مناڵەکە بنووسرێت شیر هەیە بۆ حاڵەتی سکچوونە شیر هەیە بۆ حاڵەتی گەڕانەوەی شیر و ڕشانەوەیەکی زۆرە لە مناڵانە جۆری شیرمان هەیە بۆ هەستیاریە کە هەستیاری بە پرۆتین هەیە ئەمانە هەمووی پێویستە لەلایەن پزیشکەوە دیاری بکرێت بەڵام بین سەر ڕقەمەکان کە ڕقەمیەک و دووسەیە بۆ شەژمانگی یەکەم شەژمانگی دوو هەموو دوای ساڵ جۆری فەرقێکی ینی جیاوازێکی وایە نییە لە نێوان هەر شیرێک بێت بەس ئەوی شەر باشترە پزیشک بۆی دیاری بکات و ئەگەر پێویست بکات بۆ نمونە دایکەکە فەرمانبەرە و دەوامی هەیە کە ئەوەش ئێستا چارەسەری هەیە بەڵێ ئەتوانێت دایکەکە پێشوەخت شیری خۆی دابنێت بە ئامێری پزیشکی تایبەت هەیە کە بۆ دەرهێنانی شیری دایکەکە بێت و وەکو بڵین حازری بکات بۆ ژەمەکان شیرە بمێنێتەوە و تێک ناچێت زیان بە مناڵەکە بەپی پلەی گەرمی ئەگۆڕێ بۆ نمونە لە پلەی گەرمی ژوورە ئەتوانێت بۆ 3 بۆ 4 کاتژمێر ئەو شیرە دابنرێت و دوایی بەکار بهێنرێتەوە ئەگەر بخرێتە سەلاجەوە ئەتوانین بۆ 3 ڕۆژ بەکاری بێنین ئەگەر بێت و بخرێتە فرێزەرەوە ینی بگاتە پلەی گەرمی بەستن بیبەستێت ئەتوانین تا 3 مانگ بەکاری بێنین بەڵام لەم حاڵتە تۆزێ لە بەهای شیرەکە کەم ئەکاتەوە بۆیە باشترە لە سەلاجیان لە پلەی گەرمی ژوورە هەڵبگیرێت بۆ دایکانش کە فەرمانبەرن ینی ئێستا ئەو کێشەیە چارەسەر بۆ ئەتوانێت شیرەکەی خۆی دابنێ پێشوەخت بۆی بدورکێتەوە لە شیری قوتوو باسی ئەوەکەن کە شیری سەرەوە پێمانەڵە لە شیری گەڕکمان باسی ئەوەکەن دکتۆرە زیان دایکێک ئەگەر شیر بە مناڵێکی کەبات زیان بەەوە گەێنێت بەرلۆی کە بچمەوە باسی شیر زیانی پێناگەێنێت ئەکەواتە ینی مشکلەتانەوە زیانتان پێناگەێنە باسی ئەو بکەینەوە کاتێک بەس لەوا کرێت شیری دایک لە بەرەوەی کا گەرم و ئەینەی بەسەنی خۆتەوە و مناڵەکە هەستی زیاتر پێکە و ینی ئەو شیرەکە باسیەکەی کێتە ناو سەلاجەوە کێشەی نییە بۆ مناڵەکە یاخودە و جیاوازی کە بە شیرەکە بە گەرمی ئێڵکووە ئەوش ئەتوانی و کۆی لێ بکەینەوە بۆ نمونە لە ژوورە هیچ گەرمکردنەوەی ناوێت بەڵام ئەگەر لە سەلاجیا بۆ ئەتوانێت بهێنێتە دەرەوە پێشوە خداینێ لە پلەی گەرمی ژوورە ئەو ساردەی نامێنێ یان ئەوە تا دەفرێک بێنێ ئاوی گەرمی تیا بێ و مەمەکە بە شیرەکە بکاتە ناوی بەڵێ ئەوەی تریش کە لە فرێزەر ئەتوانێت پێشوە خدەری بێنێ و گەرم بێتەوە بەڵام ئەمێ لێرەوە بە دایکان بڵم بە هیچ شوێ ناخرێتە مایکرۆڤۆ شیر گەرم ناکرێتەوە ئەگەر لە سەلاجەیان پێشوە خدای نابووی خۆی
ئەمە یەک دووش بە هیچ شێوەیە شیری کۆن و تازە تێکەڵاو مەکەن بۆ نمونە لە مەمەیە کا شیری خۆی داناوە پێشوەخت یەتەوە شیری تریش خۆی لەو کاتیالانێ لە ماڵەوە بێ بچێ کۆنەکە بێنێ لەگەڵ تازەکە تێکەڵاوی کە ئەوە شەر شتێکی واش دای بنێت کە باشترێکە بەش یەک وەجبە بکات نمێنێتەوە لە دوای ئەوەی کەمایەوە پێویستە فڕێ بدرێت ئەگەر نزیکی داوامەکەشی بێت و زۆر باشتر لەگەڵ خۆیان بیبات کەواتە با لە گرنگی شیرپەیانی سروشتی تێبکەین بۆچی شیرپەیانی سروشتی یاخود شیری سروشتی دایک گرنگە یا سوودی چییە؟ وەکووتمان پێش هەموو شتێ پلەی گەرمێکی زۆر گونجاوە کاتێکی کەمترێ بۆ ئامادەکردنی بۆیە زۆر جار مسمانەوە ینی کەشیری قوتو بۆ مناڵەکە ئاماداکە جارێ مناڵەکە زۆر ئەگریا برسێتی تاوشیرە سار دەکات و پلەی گەرمێکی گونجایی بۆ هەڵەبژێرێ کە ئەمە سادەترین سوودیەتی کە دایکەکان لی تێبگەن لەباری تەندروستی مناڵەکەشەوە لە زۆر نەخۆشی و کێشەی پارێزێ بۆ نمونە سوکچوون هەستیاری بۆری هەناسە هەوکردنی میزەڵان و گورچیلە هەم دایکە کەش ئەپارێزێ لە زۆر نەخۆشی وەکو شێرپەنجەی مەمەک نەخۆشیەکانی دڵ لەبەرەوە سوودێکی زۆر زۆری هەیە بۆ پاراستنی تەندروستی دایکەکە و هەم مناڵەکەش بۆ لە ڕێی خواردنی دایکەکەەوە ئەو خواردانە کامانن کە زۆر گرنگە پێویستەکە لەو دایکە ئەو کاتە دایکەکە بیخوا تاکو و زۆرترین سوود بە مناڵەکە بگەێنە لە ڕێگەی شیرەکێکی ترش لە سوودەکان بیرمان نەچێ دابەزاندنی کێشی دایکەکەیە ئەمەش شتێکی تر دەتوانین هەر ببەستینەوە بەمەوە خواردنی سەوزۆ میوە کە جوابێکی و پرسیاری توێ بۆ زیادکردنی بڕی شیری دایکەکە هەم بۆ دابەزاندنی کێشی دایکەکەش ئیستفادەی هەیە و سوودی هەیە لەبەر پێویستە دایکان لەو کاتانەیە کە شیرێن هەم بۆەوەی کە خۆیان بپارێزن لە کەمی ڤیتامینەکان هەم بۆەوەی کە بڕێکی زۆر شیریانتیا بێ و مناڵەکان تێر بخوا خۆشی نەگەێنێت بە دڵنیاییەوە بڕێکی زۆر لە سەوزۆ میوە بخوات بە تایبەتی بڕۆکلی و سەوزەکانی تریش ئەمە بۆ هەموو دایکێک ڕاستە یاخود لە دایکێکەوە بۆ دایکێکی خواردنە گۆڕێت بۆ زیادکردنی شیر چونکە من بێستومە دایکە بۆ وتێتی بە خواردنێک بە جۆرە خواردن من شیرم زیاکات خواردنی سەوزۆ و میوە بە تایبەت بەگشتی ینی بۆ هەموو دایکەکان بە سوودە و بڕی شیر زیاکە لە هەموو دایکەکانە و خواردنەوەی ئاوی زۆر ینی بە شێوازێک کە کەمتر نەبێت لە 8 پەرتاخ ئاو لە ڕۆژێکە و هەروەهایەکی تیژ لەو خواردانە کەشی بڕیشی زۆر زۆر زیاکە برنجی قاوەیە لەگەڵ سیر برنجی قاوەی بەڵێ باشە لە چی کاتێکە پێویستەکات ئیتر تەواوەتۆ ئەم شیرە لە مناڵەکە ببڕیتەوە ینی پێنێت بەڵێ قەدەغەکردنی شیری دایک چەند حاڵتێکی زۆر زۆر کەمە کە هەندێکیان کو بڵین سەبارەت بە دایکەکەن هەندێکیان لەلایەن تەندروستی مناڵەکەەوە پزیشکەکە بڕیاری لێدا بۆ نمونە چەند حاڵەتێک هەیە کەمە پێڵی میتابۆلیک دزیز چەند نەخۆشیەکن تایبەتمەندن کە ئەمانە کێشەیان هەیە لەگەڵ چەند ئەنزیمێکە لە جستەی مناڵەکە کە زگماکن بۆ نمونە گەلەکتۆسیمیا فینالکی تۆنوریا چەند ئەنزیمێک هەیە کە ئەمانە ئەم نەخۆشیانە دروستەکە کێشە لەو ئەنزیمانەیە و نەخۆشیانە دروستەکە پزیشک بڕیاری لەیە کە شیرەکە نابێ بدرێ بە مناڵەکە چەند حاڵتێکی تر هەیە لە دایکەکەیە کە وا ئەکات ئێمە شیرپێدانی سروشتی ڕابگرین بۆ نمونە ئەگەر دایکەکە خوا نەخواستە نەخۆشی سیلی هەبێ یاخود HIV ئایدس چارەسەر نەکراو بێت یاخود دایکەکە عیلاجێک وەرەگرێت چارەسەرێک وەرەگرێ بە تایبەتی عیلاجی کیمیایی و ئەوانی کە بۆ شێرپەنجە بەکارێنە لەو کاتانەیە ئێمە شیرپێدانی سروشتی ڕاگرین لە ئێستادا باسی کۆرۆناکە زۆر باو ئەگەر دایکەکە بەنمونە بەر لە دایکبوونی کۆرپەلەکەی تووشی کۆرۆنا بۆ دوای کۆرپەرەکەی لە دایکە بێت هەر کۆرۆناکەی تیاماوە ئاساییە شیر بە مناڵەکە بەڵێ ئەتوانێت بەڵام ئەتوانێت ڕێگاکانی خۆپارێزی بەکاربێنرێت بۆ نمونە بەستنی دەمامک سەرنەگرتن بەسەر مناڵەکە نزیک بوونەوە لێ نزیک نەبێتەوە دەست و ئەگەری هێزیان بە مناڵەکە بگەێنە نەخێر بەڵام هەر خۆپارێزی خۆپارێزی باشترە چەند دەستەواژێک هەیە کە لە لای خانمان زۆر دووبارەیەکەنەوە یاخود نازانم بیان و دووبارەیان چی باس لەوا کات یان پرسیاری ئەوەی لا دروستە بێت ئەگەر بە نەشتەرگەری مناڵەکەی ببێت یاخود لە دایک ببێت شیرپێدان زیانی ئەبێت یاخود ڕێگریەکە لە شیرپێدان بە پێچەوانەوە وەکوتمان دوای
لە دایکبوونی مناڵەکەی ڕاستەوخۆ پێویستە دەست بکرێت بە شیرپێدانی سروشتی چونکە یارمەتی دەرە بۆ دەردانی مادەی ئۆکسیتۆسین کە ئەمەش وا ئەکات ڕحمی دایکەکە زووتر بچێتەوە جێگەی خۆی بیپارێزێ لە خوێنبەربوون و کەمبوونەوەی ئازار و هەم بۆ دروستبوونی شیرەکەش ئەگەر ئەو دایکانەی لە چەند سعاتی یەکەمە دەسەکەن بە شیرپێدانی سروشتی ئەگەری زۆربوونی شیرەکەی و دروستبوون و ڕاهاتنی مناڵەکەش لەگەڵ شیرەکە زیاترە. چۆن دایک ئەزانێت کە شیرەکەی ڕوونە یان باز لەوە کە ئەڵە شیرەکەم ڕۆنە و مناڵەکەم تێری پێ ناخوات؟ ڕاستە. بدایەتی لە سەرەتایە هەموو ژەمەکان لە سەرەتایە کە دایکەکە شیر بە مناڵەکایە شیری کۆبووە هەیە لە بەشی پێشەوەی سنگە ئەمە تۆزێ خەسترە لە دوایەوە ئاساییە خۆی تۆزە ڕوو نەبێتەوە بەڵام ئەگەر مناڵەکە کێشی زیاکرد هیچ کێشێکی تری نەبوو واتایەوەیە کە مناڵەکە تێری پێخوا شیرەکە هیچ ڕۆن نییە. لە چی کاتێکە سوکچون بۆ مناڵ دروستە بێت یاخۆت قەبزی دروستە بێت بە پێچوانەوە؟ بەڵێ شیر پێدانی سروشتی ئەو کێشانەی کەمترە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو مناڵانەی کە شیری دایکیان وەرەگرن جۆری پیسایەکان و جاری پیسایەکان زۆرترە و شلترە لە چاو ئەو شیرەی کە ئەو مناڵانەی کە شیری قوتو وەرەگرن لەبەرەوە دایکان پێویست ناکا بترسن و خەلقی ئەوە بن کە بڵێ مناڵەکەم زۆر دائنیشە شیر بێدانی سروشتی خۆی شێوازی خۆی مناڵەکە زیاتر پیساییەکات و پیسایەکەشی شلترە بەڵام ئەبێ سوتانەوەی نەبێ ئەگەر سوتانەوەی نەبوو کێشی زیاتر ئەوە کێشەی نییە. ئەی دەرەنجامەکانی شیری قوتوش با تۆزە باسکەین زیانەکانی با بەڵکو تۆزێک دایکان دوورکەونەوە لە شیرپێدانی شیری قوتو زۆربەی کاتێڵێ من شیرینە مناڵی قوتوم نازانم چی ڕاستەڵەم خەپەترە و قەڵەوترە مناڵی شیری قوتو ئەو دەستەواژەیەکی هەڵەیە شیری قوتو لە چاو بە بەراورد لەگەڵ شیری سروشتیا کێشەی زۆرترە زیانی زۆرترە بۆ تەندروستی مناڵەکە جگە لەوەی کە زیانی مادی بۆ ماڵەکە هەیە و ئەستە لە کاتی قەیرانین پێویستە دایکەکان زیاتر بچنەوە سەر شیری سروشتی بەکاربێنن بەڵام شیری قوتو وەکوتمان بەراورد بە شیری سروشتی ڕێژەی بوونی نەخۆشی لەمانە زۆرترە بۆ نمونە هەوکردنی چاو بۆ نمونە هەوکردنی بۆری هەناسە هەوکردنی ڕێخۆڵە و گەدە و هەروەها هەوکردنی گورچیلە و میزەڵان و بۆری میزەڵانیش زیاترە و هەروەها ڕێژەی هەستیاری بە شیرەکە بۆ نمونە هەستیاری بە پرۆتین ئەمانە زۆرترن وەک لە چاوشیری سروشتیە و هەروەها ئێستا لە وەرزی گەرمایین نەخۆشی سوکچون و ڕشانە و کە هەمومان ئەزانین و دایکان کەس نییانی کە نەیبیست بێ لە شیری قوتوها زۆرترە وەک لە شیری سروشتی. بە شیری قوتو تەئسیر لەسەر مێشک دروستەکات یاخۆ شیری سروشتی ئەمانە هیچ جیاوازێکیان هەیە بۆ زاکیرە؟ شیری سروشتی چەند دژەتەنێکی تیا چەند مادەیەکی تیا کە وا ئەکات وکوتمان مناڵەکە بپارێزێت لە چەند نەخۆشیێک و هەروەها زیرەکیش. باشە دکتۆرە تەرزە باباسێکی خوێندنەوەش بکەین لە پێش مناڵبوونە خۆمان نەزانین کە خوێندنەوەی گرنگێکی هەیە لە ژیانە ئایا تاکو چەندێک پێویستەکە دایکەکە بەر لە لەدایکبوونی کۆرپەلەکە یاخود بەر لەوەی کە بڕیار بات مناڵێک بێنێتە دنیا چەند کتێبە بخوێنێتەوە یاخود بە دوای چەند سەرچاوەیەکە بگەڕێ لەسەر پەروەردەکردنی مناڵ و لەسەر خۆراکی مناڵ و هەر جۆرێک بێت کە پەیوەندی بە ئەم مناڵەوە هەبێت؟ ئەوە شتێکی زۆر بەسوودە بەتایبەتی لەو خانمانەیە کە یەکەم مناڵیانە وەکو بەتایبەت لەوەی کە تەمەنێکی کەمیشیان هەیە خۆمان لە تەمەنێکی کەمە زاواجەکەن بەڵێ بۆکو نەبوونی بڵین خیبرە لە دایکەکانە کە یەکە مناڵیانە زۆر سوودیان پێگەێنێ ئێمە بەشی کشمان هەیە لە خەستەخانە کە پێڵین ڕعای حەوامل چاودێری دایکانی دووجان بەڵێ و زەیستانیش کە دوای مناڵبوونیش هەر سەردانەکەنەوە لەو بەشانش ئەتوانن پرسیار بکەن ئەتوانن ئەو شتانەی کە بە لایەن دروستە بێ ڕوونیە لەلایەن ئەتوانن پرسیار بکەن هەروەها ئەو ئێستا بە بوونی دنیای تەکنیک و ئینتەرنێتەوە چەند سایتێکێ بەڵام بە مەرجێکە ئەو سایتە باوەڕ پێکراو بێ لە سەرچاوێکی زانستی باوەڕ پێکراوە ئەتوانێت ئەو ئامۆژگاری و ڕێنمایانە وەربگرێت. سەرچاومان هەیە بە کوردی هەبێت کوردیەکان بتوانن زۆر کەم. باشە هیچ هەوڵێک نەدراوە ئەوەی کە ئاگادار بێت بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی چەند سایتێکی هەیە بەڵێ بەڕێوەبەتی تەندروستی وەزارەتی تەندروستی چەند سایتێکی هەیە بەڵام کەمن زیاتر سەرچاوەکانی ترکە هەبێ لە ئینتەرنێت عەرەبی و ئینگلیزیە ڕەنگە سایتێک بەس نەبێ یاخود چەند سایتێک بەس نەبێ بۆ پێدانی زانیاری بەتایبەت بۆ ئەو دایکانەی کە وەکو باسمان کرد لە تەمەنێکی کەمە زەواجەکەن و لەگەڵ ئەوە شایەکە مناڵیان بێت و دوای ئەوەش ترس لە لای دایکەکان حەزەکەم باسێکی ئەوشمان بۆ بکەین. ترسیش هەر زۆر کێشەی
کێشەی تریش هەیە لە دایکانە بۆ نمونە چاولێکەری بواتە بەراوردکردنی ژیانی خۆی و مناڵەکەی خۆی بە خێزانێکی تر یان بە مناڵی خێزانێکی تر کە ئەمەش هەڵەیە پێویستە دایکەکە زیاتر پابند بێ بە ڕێنمایی تەندروستیەوە بە پزیشکەی کە سەردانی ئەکات بۆ نمونە مناڵی فڵان کەس بە شیری قوتو قەڵەو بۆی منیش شیری قوتو ئێمە حەزەکەم باسی ئەو بکەین هەندێک لە دایکەکان تەنها هەدەفیان ئەوەیە مناڵەکان کێشی زیاد بێ زۆر خەڵۆ بێ لە بەرچاو خەڵکی و خەڵک پێی بڵێ چەند خربن و نازانم خزمەتی کرد بەڵێ ئایا ئەمە ڕاستە سەداسەد هەژ مناڵێکە کێشی زیاد بوو شەر نیە تەندروست بێت تەندروست شەر نیە تەندروست بێ پێویستە ئێمە WHO ستاندەرێکی داناوە بۆ کێش و بۆ باڵاکە مناڵەکە لە زمانی ئەو ستاندەرەیە بوو کاتە نۆرمەڵە زۆر جار دایکەکەیە دەڵێ وەڵام مناڵەکەم وەز کێشی کەمە کە ئێمە کێشێکی نوێکینە سەر ئەو چارتێکامان ناڵی نۆرمەڵە درنگ قەنەعات دەکات دایکەکە حەزەکە قەڵەو بێ حەزەکە خەپە بێ وەکوتم شەرت ئەوەیە کە مناڵەکە تەندروست بێ کێشێکی تەندروستی نەبێ نەخۆش نەبێ ئەگەر کێشی لە زمانی ئەو ستاندەرەیە بوو پێویست ناکات دایکەکە خەلق بێت و خەلقیەوە بێ بکە بڵێ زیان ناکات لەبەرەوە باشترە کە پابندی ڕێنمایەکان بێ نەک تەنها چاوی لەوە بێ کە بەراوردی مناڵەکەی کا بە مناڵێکی تری خێزانێکی ڕاستە بەدەر لەوانەیە کە باسمان کە چی مشکلێکی کە بۆ دایکان دروستە بێت یاخود چی ترسێک لە لای دایکان دروستە بێت بە حکومی کە زیاتر تۆ چاوت بە دایکەکانەکەوێت و لەگەڵ کۆرپەلەکە یا و سەردانت ئەکەن ئەوانەی کە زۆر بیری لێ ئەکەنەوە چین ئەو مشکلانە چەند کێشێکی تر هەیە بۆ دایکەکە دروستە بێت لە کاتی شیرپێدانی سروشتیە بۆ نمونە وشک بوونەوەی پێستی گۆی مەمک کە پێویستە دایکەکان لە 2 جار زیاتر سنگیان نەشۆن مەمکیان نەشۆن بۆی وشک نەبێتەوە وەکوتمان زۆرترین وەرگرتنی ڕێژێکی زۆری ئاو سەوزەمەنیەکان میوەکان بۆی کە پێستی وشک نەبێتەوە هەروەها لە کاتی هەوکردنی مەمکیە ئەوەش کە کێشەیەک بۆ دایکەکە دروست ئەکات پێویستە سەردانی پزیشکە پێویستە هەر بەردەوام بێ لە شیرپێدانی سروشتی ئامێری پزیشکی هەیە بۆ کوتمان بۆ دەردانی شیری دایکەکە ئەمە یارمەتی دەرە لەو کاتانەیە هەروەها کێشەی تر هەیە کۆبوونەوەی شیر کە لە چەند ڕۆژی سەرەتایە دروستە بێت بۆ بەتایبەتی لەو خانمانەیە کە یەکەم جاریانە شیری سروشتی ئێن بە مناڵەکانیان ئازارێکی زۆری بۆ دروستەکە ئەمە وای لێکا دوورەکەوێتەوە لە شیرپێدان ئەمەش کە هەڵەیە زیاتر شیرەکە کۆ ئەکاتەوە لە سنگی دایکەکەیە و کێشەی زیاتری بۆ دروستەکە لەبەرەوە دایکان دڵنیاکەمەوە کە ترسیان نەبێت لە شیری سروشتی تا بتوانن شیری سروشتی بەکاربێنن زۆر لە دایکەکان ئەڵێ تێکچوونی جەستەم ئەبێت هۆی تێکچوونی جەستەم لەبەرەوە شیری خۆم نایەن بە مناڵەکە کە ئەوەش هەڵەیە و هیوادارم ترسیان نەبێتەوەش ئینشاءالله هیواخوازین کە دایکان سەرجەم ڕێنمایەکانتیان وەرگرتی بێت دکتۆرە تەرزە ئەگەر شتێکمان بێت ئێمە باسمان نەکرد بێت لێرە بە خانمانی بڵێیت ئێمە تر گەشتی ناکۆتایی ئەم بەشەی پرۆگرامەکەمان زۆر سپاسی ئێوەشەکەم سپاسی بینرایشەکەم کە تا ئێستا لەگەڵمان نابوون تەنها ئەوە نەبێ کە من دایکان هانێن بۆ پێدانی شیری سروشتی بۆی کە خۆیان و مناڵەکانیان دوورکەونەوە لە کێشە تەندروستیەکان زۆر سپاس دکتۆرە تەرزە دووبارە سپاس بۆ کاتێک کا بە ئێمەت بەخشی هیواخوازین سەرجەم خانمان سوودیان لە ڕێنمایەکانی دکتۆرە تەرزە بینی بێت و لە گرنگی شێرپێدانی سروشتی بە منداڵەکانیان تێگەشت بێتن سپاس بۆی کە بینەری ئەم تەوەرەی پرۆگرامەکەمان سپاس دکتۆرە تەرزە بەڵێ ئەزیزان ئێساژە چینە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە باشە بەیانیت باش بەیانی بەڕێستان و بینەرانیش باشتر مامۆستا هێمن تەندروستی چۆنە والله زۆر باشمە الحەمدولillah سپاس بۆ هیواخوازین هەمیشە باش بێت مامۆستا هێمن ئێمە باسمان لەوە کرد کە کاریگەریەکانی تەکنۆلۆژیا لەسەر مناڵ چییە بەتایبەت کە ماوەیەکی زۆرە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مناڵەکانمان لە خوێندن دابڕاون لە باخچەکان دابڕاون لە پارکەکان و لە دەرەوە دابڕاون ناچار کاتەکانیان هەمویان لە نێو ماڵە بەسەرە بن و ئەمەشی وای کردووە کە زیاتر تەکنۆلۆژیا بەکاربهێنن ئایا ئەمە چی کاریگەریەک لەسەر مناڵەکە دروست دەکات بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێستان و هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە ئەتوانم بڵێم ئەم تەوەرە کێشەی لە سەتا هەشتای ماڵی کوردە خێزانی کوردە بەتابەتیەوانەی کەم خاوەن مناڵن ئەو لە سەتا بیستەش کامێنێتەوە بەشێکی هیان هەژارن توانای کردنی هیچ ئامێرێکی ئەلکترۆنی و تەکنەلۆژیایان یان لە ناوچە دوورە دەستەکانە ژنیان لە
بەهۆی ئەو شوێنیتە ئەژی مناڵانە خەنە بەر کاسبی لە تەمەنێکی زۆر کەمەوە بۆیە هێشتا ئەم گرفتیانیە و بەشێک لە خێزانەکانی کوردیش بەهۆی ئاستی ڕۆشنبیری یان هەروە کارێکی تر بێت توانیان خۆیان کۆنتترۆل بکەن و مناڵەکانیان بەر ئەم شەپۆلە نەکەوێت کە کاریگەری خراپەکانی تەکنۆلۆژیایە. ئەگینا هەموو ئەوانەی کە مناڵیان هەیە لە کۆمەلگەی کوردیە ئێستا بە جۆرە لەشیان گرفتاری کێشەی کاریگەری خراپەکانی تەکنۆلۆژیان و بە تایبەتی هەمومان کە یان خۆمانیان کە سوکارمان مناڵیان هەیە و ئەزانین بۆیە ئەمە گرفتێکی ڕۆژەوە کێشەیەکی گرنگە کە هەڵتان بژاردۆ قسەی لەسەرەکەین. دیارە من نەک لە کۆمەڵگەی ئێمەیە ئێستا لە بەشێک لە زانکۆ پێشکەوتەکانی دنیا بە تایبەتی زانکۆکانی ئەمریکا و کەنەدا بەدەیان توێژینەوەی گرنگیان کردووە لەسەر کاریگەری خراپەکانی تەکنۆلۆژیا لەسەر مناڵ. ڕاستەزا ئێمەش زانکۆمان هەیە وڵاتانی دەوروبەرمان خاوەن زانکۆن بەس چونکە ئێمە هەم تازەین لە بوارەکەی و هەم گرفتی گەورەمان هەیە لەوەی زانکۆکان نیان پەرژێتە سەرەوەی کە نەپەرژاوتە سەرەوەی توێژینەوەی زانستی گرنگ بکەن لەسەر ئەم بابەتە. ئەگینا زانکۆ پێشکەوتەکانی دنیا لەبەرەوەی لە بواری سایکۆلۆژیا و کۆمەڵناسی و حتا توبی ئەتفال پزیشکی مناڵانە چەندین توێژینەوەی زانستیان هەیە لەبەرەوەی ئێستا بۆتە گرفت و کێشەیەکی گەورە و دیاردەیەک کاریگەری خراپی لەسەر مناڵان جێهێشتەوە بۆیە توێژینەوەی زانستی زۆر گرنگیانەوە چەندین کاریگەری خراپی ڕاستە لە پاڵ ئەم کاریگەری خراپانەیشە ئامێرەکانی تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات هەندێک ئیجابەتی هەیە هەندێک لایەنی باشی هەیە کە مناڵان یاخود گەورەی دەتوانێت سوودی لێ ببینێ بەڵام لە بواری کۆمەڵناسیە چەندین توێژینەوە هەیە کە باز لە سلبیاتی ئەلکترۆنیەکە لەسەر کۆمەڵگا و لە بواری دەرووناسی و توبی ئەتفالە چەندین توێژینەوەیەک باس لە کاریگەری خراپەکان تەکنۆلۆژیا و ئامێرە ئەلکترۆنیەکانەکە. مامۆستا هێمن ئەگەر گوێت لە من بێ پێم خۆشە باس لەوە بکەین ئەچمە سەر سلبیاتەکان. کاریگەریە خراپەکانی تەکنۆلۆژیا لەسەر مناڵ چییە بە ئێمە قۆناغ بە قۆناغ باز لە ئەو کاریگەری خراپانە بکەین. بەڵێ ویستم بچم بەسەر ئێم دوایان پێشەکەی بمەسم لە گرنگی هەڵبژاردننی تەوەرەکە و ئەو بایەقدانی کە ئێستا لە جیهانە بم بابەتەیە دەن چەندین کاریگەری خراپی هەیە و لە یەکی لەو توێژینەوەکان کە لە زانکۆیەکی ئەمریکی کراوە باز لە کاریگەری خراپەکانی تەکنۆلۆژیاکە ینی بۆ نمونە ئێمە هەروە ئەزانین لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەری هەیە هەر لە ڕووی تەندروستی و کۆمەڵی کاریگەری خراپی هەیە لەسەر مناڵ. بۆ نمونە توێژینەوە کراوە ئەو مناڵانەی کە ئامێرەکانی تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات زۆر بەکارهێنن و زۆر لە بەرشاشان چاوریان زۆر زیاد دەکات. جگەلەوەی هەندێک ئەو لەو مادانەی کە بەرپرسن لە ڕاڕاوکێ لە قەلەخی لە بێزاری لە دڵتەنگی مناڵ ئەو مادانەی کە لەشە بەرپرسن لەوە ئێستا ئەو مناڵانە زیاتر لەو مادانە دەرەدەن و دەڕێژن. جگە لەوەی کە ئەبێتە هۆی وشکبوونەوەی چاو جگە لەوەی ئەبێتە هۆی عینادی و هەندێک جارەوەی پێوترێت کە لە ڕقی مناڵ جگە لەوەی مناڵ ئێستا بەشێک لەو مناڵانەی کە زۆر لە بەرشاشەکانن لە تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی ئەترسن بە پێچەوانەوە لە ڕابردووە ئێمە زانین مناڵ لە کۆمەڵگەی کوردیا هەر ئەوەنەی کە ئیتر ڕێگەی پێ ئەدرا و پێ ئەگرت تێکەڵی مناڵانە بوو سەرڕای هەندی سلبیاتی تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی بەڵام قوتابخانەیەک بوو بۆ مناڵ لە فێربوونی بە دابوونەریتە کۆمەڵایەتەکان فێربوونی قسە جگەلەوەی جەستەیەکی سەلیم ئەو یارانەی کە حرەکەی زۆرتیا بوو لە مناڵانە ئەکرا لە ناو مناڵانی لە کۆمەلگای ئێمەیە کە یاری مناڵان بە پێی دابوونەریکی کۆمەلگاکە هەندێک گۆڕانکاری بەسەر هەندێک یاریشەیە هاوبەشەکە لە کۆنا هەبوو مناڵانیان کرد و حرەکە و جوڵەی زۆرتیا بوو. ئێستا مناڵ لە هەموو ئەوانە دوورکەوتوتەوە جگە لەوەی کە ئێستا لە ڕووی سۆزداریەوە کاریگەری کردوتە سەر بینی نێوان دایکان و مناڵان لە هەندێک لە توێژینەوەکانە ئەڵێن ئێستا ئەو سۆزداریەی کە پێویستە ئەو عاتفەی کا پێویستە لە بین دایک و مناڵانە هەبێ نەماوە چکە بەهۆی ئەو ماوە زۆرەی کە مناڵان لە بەردەم شاشەیە تەنانەت لە توێژینەوەکانە ئەوترێ ئەگەر زیاتر لە 2 کات ژمێر مناڵ لە بەردەم شاشەیە بوو کاریگەری خراپی لەسەرە بێ اینجا جگە لەوەی کە ئێستا بەڕێزە دوتت کە ئێمە لە ماڵەوە این کاتێکی دایک و باوکان کاتێکی زیاترە دەن بە مناڵەکانیان لە بەردەم شاشەیە بن کە ئەلکترۆنیات بەکاربهێنن و لە توێژینەوەکانە ئەوترێ ئەو یاریانەی کە ئەکرێ کە مناڵان لە بەردەم شاشەکان بە تایبەتی یاری ترسناکەکان ئەمە کاریگەری زۆر خراپی جێهێشتووە لەسەر مناڵان لەسەر هەڵسوکەوتیان لەسەر سلوکیان هەندێک جار دووبارەکردنەوەی ئەو یاری مەترسی دارانەیەوە جگە لەوەی ئەو مناڵانە هەندێک جار نەیانتوانیوە جیاوازی بکەن لە نێوان ڕاستی و خەیاڵە ئەو یاریانەی کە ئەکرێ هەندێک جار جۆرێک لە ترسی دروست کردو لە لای مناڵەکان و وەکاردانەوەی خراپی دروست کردو لەسەر سلوکیان هەڵسوکەوتیان ئەمە جگە کەمکردنەوەی تەرکیز ئەمە جگە لە
تەفکیر و بیرکردنەوەی مناڵان جگە لە کاریگەری لەسەر مۆخ و دەماغ بۆی ئەو ئامێرانەوە ئەمە جگە لەو تیشکەی کە ئەو ئامێرە دەریەکا و کاریگەری خراپی هەیە لە ڕووی تەندروستیەوە لەسەر مناڵەکان بەڵام ئەوەی کە زیاتر نیزگە لە اختصاص و بوارەکەی ئێمەوە کە هەم ماسەرمێ لە کۆمەڵناسی و ساڵانی زۆری شام لە زانکۆ پەیمانگەکان دەرووناسی متۆتەوە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە ئەو کاریگەری خراپانەی کە جێ هەڵێ ئێستا لە ڕابردووە ینی چەند ساڵی پێش ئێستا ئێمە هەستمان زۆر بە کاریگەریەکانی نەکرد بوو لەبەرەوەی تازە بوو لە کۆمەڵگەی ئێمەیەوە بەکارهێنانی بەم شێوە بەرفراوانەی ئێستا نەبوو بەڵام ئێستا کە مناڵان گەیشتون بە 14 ساڵ و ساڵانێکی چەند ساڵێکە بەکاریهێنێ ئێستا کاریگەریەکەی دەرکەوتووە ینی ئەلم ڕۆژانە من هەندێک نمونەی زیندوو ئەهێنمە بۆی دایک و باوکەکان زیاتر سوودی لێ ببینێن چوومە شوێنێک کە ئەمی بە ئامێری پیفیسیەوە نشتیان دروستە کرد کەسێکیان لا بوو گەورە بوو لەوە چوو ینی 15-16 ساڵ ینی زۆر ئەو مناڵە نەبوو کە 6 ساڵ ئەوانە خاوەن کارەکە پێیوت بڕۆ بۆ فلان شوێن ینی وتم ئەی خۆی بۆ قسە ناکە وتی ئمە باوکی هێناوێتی وتێتی بەس ئەگەر بەبێ بەرامبەرش پێ کارتان لە بکە چۆن لە ماڵەوە فێر قسە نەبووە بۆی ئەوەی زۆر بەکارهێنانی ئامێری تەکنۆلۆژی هەلەم ڕۆژانە من لە ماڵ کەسێکی نیزک بووم مناڵێکی هەرزەکار لەوێ میوان بوو هەر شاشەی بەکارهێنا و مۆبایل چەند زۆر پێیان وت باچین بۆ فلان شوێنی گەشتیاری نەهات لەگەڵیانە ئەو مبارێتریە بۆ حەزی لەو شوێنە نیە و جارێ بینیوتی حەزی لێ نیە لەگەڵی وردبووتم ئەگەر نەبووایە بەڵێ مامۆستا من پێت وانێ دایک و باوکەکان بۆ خۆیان هۆکار بن بۆ ئەو تێکەڵ نەبوونەی مناڵەکانیان بە کۆمەلگا و ئەو گرژ و ئالۆزیانی کە بەڕێزت باست کرد کۆمەڵە کاریگەری خراپ کە لەسەر مناڵەکە دروست بووە دایک و باوکەکان لە بەرەوەی کە لە ئێستادا کاتێکی کەمتر بە مناڵەکانیان نەبەخشن ئەیتر لە بەهۆی ئیشوکاری دەرەوەیان بێت یاخود بەهۆی سەرقاڵیانەوە بێت یاخود بەهۆی زۆر بەکارهێنانی دایک و باوکەکانیش بێت کە ئەوانیش بخۆیان بە هەمان شێواز تەکنۆلۆژیا بەکارهێنن مناڵەکە چاو لە ئەوانەکات پێدوانی ئەمەژەر هۆکار بێت بۆ ئەوی کە ئەم مناڵەش بە هەمان شێواز دووبارەی بکاتەوە بەڵێ دیارە لە زۆرێک لە جان بە پەروەردەیەکانە دایک و باوک قدوە و پێشەنگ و ڕێبەر و ڕابرن بۆ مناڵ بۆیە پەروەردەی مناڵ زۆر کاریگەر ئەبێت بە دایک و باوک بە هەڵسوکەوتی دایک و باوک بە مامەڵەی دایک و باوک ئەمە بۆ ئامێرە تەکنۆلۆژیەکانی شەڕ ڕاستە ئەگەر دایک و باوکەکە زۆر خۆیان بەکاری بێنن بە مناڵەکەڵی بەکاری مهێنە خراپە ئەو مناڵە نەبڕوا بە قسەکەتەکانەوە وەری ئەگرێ جگە لەوەی بەشێک لە دایک و باوکەکان بە هەر هۆکارێک بێ لەوانەیە ئامادەیی دایک و باوکیان تێدا نەبێ چونکە مناڵ ئەبێ تۆ لە دەرەوە هەرچی بەرپرسیارەتێکت هەیە هەر کارێکت هەیە ئەبێ بەشێ لە کاتەکە دوو بەخشی بە مناڵ لە ماڵەوە هەر بەشێک لەو یاریانەی کە حرەکە و جومجۆڵی تایە مناڵ دڕۆخاتەوە لە شاش ئێمە ئەبێ لەگەڵ مناڵەکانمان ئەنجامی بدەین ئەگەر تااقەتی ئەمەمان نەبێ و کاتی ئەمەمان نەبێ ئەو مناڵە بە شتێکی تر پڕیەکاتەوە یعنی بۆ نمونە زانایان ڕێگەیان داوە دوو کاتژمێر مناڵ لە بەردەم شاشەیە بەڵێ دوایەوەش دەبێت تۆ بچی وەرزشی لەگەڵا بکەی بۆی تعویزی ئەو دوو کاتژمێرە بکاتەوە کە دانیشتەوە و حرەکەی نەکردەوە و جومجۆڵی نەکردووە یعنی بۆ نمونە ئێمە زۆر جارەمانەوێت تایمی ینی یەکێک لە خراپیەکانی ئامێری تەکنۆلۆژیاوەیە کە تایمی خەو ئێستا تێکچۆ هی مناڵان بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێ مناڵەکانمان لە کاتی خۆی بخەون ئەبێ دایک و باوکەکانیش جەوێکی خەو دروست بکەن و ئەگەر نەیشخەونە پێ خۆیان بکەن بەخەو تا مناڵەکانە خەوێ بەڵام سەیرەکەی ڕووناکی هەیە گڵۆپەیە شاشە هەیە تەلەڤیزیۆنەیە خۆی خەریک مۆبایلە بۆ مناڵەکان ژەڵێ بخەوە ئەمە لە کات کە مناڵە تاقەیەکی زۆری هەیە وزەیەکی زۆری هەیە لەوانەیە ئەو موزایی بە فیڕۆ نەدابێ خەرجی نەکرد بێ سەرفی نەکرد بێت لە ژیانی ڕۆژانە بەهۆی ئەو یارانی کە جموجۆڵی تایە بۆ هەموو جان بە پەروەردەیەکان دایک و باوک ڕاستەخۆ ناڕاستەوە کاریگەریان هەیە لەسەر هەڵسوکەوت و سلوکی مناڵەکان بۆ ئامێرە تەکنۆلۆژیەکانیش بەڵێ هەر ڕاستە کە دایک و باوک ئەبێت زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن تەنانەت هەندێک جارواز حەزەکانی خۆیان بهێنن بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەکارهێنانی کۆمەڵە شتی ترە بۆ ئەوەی مناڵەکان لایەنی کەم ئەوانش کەمی بکەن یان وازی لێ بهێنن جگە لەوەی ئەتوانێت مناڵ ببێتە پارگەندە جار مناڵ ئەتوانی ببێتە دەرەوەی شار سەرقاڵی بکەین جوڵەی زیاتری پێ بکەین هەندێک یاری هەیە لە ماڵەوە ئێمە ئەتوانین لەگەڵ مناڵەکانمان بکەین هەر نوع یاری هەیە کە هەم جوڵەی تایە حرەکەی تایە دایک و باوکەکان ئەتوان لەگەڵ مناڵەکانی خۆیان بیکەن و سەرەکەی کاتەکەیش ئەڕوا بێەوەی مناڵ هەستی پێ بکە هەندێک جار ئەتوانین تعلیمشی تێ بکەین ینی فێربوون بخێنە ناو یاریەکانیش کە لەگەڵ مناڵانێکین لە ماڵەوە ئەمە هەمووی جگە لەوەی ئەو عادەت و تەقالید و چاولێکەری لە کۆمەڵگەی ئێمەیە هەیە ئەوش کاریگەری هەیە ینی بۆ نمونەوەی کابینێ مناڵی پورزاکەی مامی خاڵی ئەمانە بەکاری ئەهێنن ئەمیش سەیرەکەی بۆ مناڵەکەی خۆی ئەیکڕێ یاخود چاوپۆشیەکە لەوەی مناڵەکەی بەکاری بهێنێ جگە لەوەی لەوانەیە هەندێک جانبی ئیجابی هەبوو بێ مناڵێک سوودی لێ بینیوە ئەمیژەوێت بەبێ ئەوەی چاودێری مناڵەکەی بکات
ئەمیش ئامریکی تەکنۆلۆژی و ئەلکترۆنیا دەخاتە بەردەستی مناڵەکەی وای مشکلێکی کەشمان هەیە مامۆستا هێمن کێشێکی کەمان هەیە ئەویش ئەوەیە کە سنووردار نەکراوە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم مناڵەکە مۆبایلەکە یاخود ئایپادەکە ئەدەیتە دەستی هەموو شتێکی تایە کە ئەتوانێت سەیری بکات لەگەڵ ئەوەشا سەیری کۆمەڵێک بەشی مناڵان ئەکات کۆمەڵێک شتی تیا دووبارە ئەکرێتەوە کە هی ئێرە نیە و لەگەڵ تەقالیدی ئێرەیان ناگونجێت ڕەنگە جۆرێک لە کێشەی دەرونی بۆ مناڵەکە دروست کات و لەگەڵ ئەوەش ئەوانەی کە لەناو ئەو بەرنامانەیە هەیە لەنا ئەو بەشی مناڵانەیە هەیە لێرە دووبارە ناتوانێت بکاتەوە ئەیتر لە ڕووی دارایی خێزانەکەەوە بێت لەبەر نەبوونی ئەوە بێت ئەمانش چیت کاریگەرێک لەسەر مناڵەکە دروست دەکات. بەڵێ دیارە زۆرێک لەوانەی کە ئەو یوتیوب و ڤیددیویانی کە لە ئامێرە تەکنۆلۆژیەکانە هەیە کەمی بە فلتەری علمیە ڕۆیشتویان چاودێری لەسەر بووە یاخود بە شێوێکی زانستیە بەشێکی هەندێک لە ڤیددیۆکان ئەوەی کە من بینیوە متابعەم کردو بینیومە سێرەکەم لایەنێکی تیجاری و بازرگانی تێدایە. ینی سیرەکەی مناڵێک سەدان لە ئابە و یاری مناڵانی لە بەردەستە کە لێرە مناڵی ئێمە هەر ناتوانانی پێی بگا و دەستی بگا بەشێکی گانی شتێکی تیجاری و بازرگانی و بانگەشەکردنە بۆ ئەو جۆرە یاریانی کە لە بەردەستی ئەو مناڵەیە جگە لەوەی بەشێک لە ڤیددیۆکان کە جۆرێک لە ژیان بۆ مناڵێک دروستەکە ئەمانە بەشێکە لەوانەی کە زۆر لەوانەیە واقعی نەبێ بۆ ڕاکێشانی سەرنج و زۆرترین بینەری هەبێ لە ڤیددیۆکەیە جگە لەوەی ئەو مناڵە کە ماوەیەکی زۆر سەیری ئەو ڤیددیۆیەکە سیرکن ئەم مناڵە لە ڕووی قسەوە دوا ئەکەوێ و جگە لە ئەو سلبیاتەی کە هەم پێی ناگا هەم لەوانێت نەتوانێت تەطبیقی ئەو شتانە بکە ئەم مناڵە لە ڕووی قسەکردنەوە سیرەکەین ئەگەر جاران لە 19 ساڵی مناڵێک ناتق و قسەکردەرەچوو لە ئێستا سەرکەی چەند ساڵ لە قسەکردن دواکەوتوە هەر بەپێی توێژنەوەیکی زانستی ئێستا لە 115 مناڵی کورد ئەو گرفتەی هەیە کە لە تەمەنی خۆیان تووشی قسەکردنی تەواوەتی نابێ جگە لەوەی ئێستا هەمومان ئەیزانین جاران لە کۆمەلگەی کوردیا کەمترین مناڵ ڕێژەیەکی زۆر کەمی مناڵ چاویلکە و عینەکی بەکارهێنا ئێستا ڕێژەکە زۆر زیادی کردو بەهۆی ئەو ئامێری زۆر بەکارهێنانی تەکنۆلۆژیایەوە ئەمە جگە لە دەیان ڤیددیۆتری نازانستی کەواکە مناڵەکانی ئێمە بە چەند کاتژمێر بە دیارێ وبوون سەیری نەکەن بەڵام ئێمە ئەتوانین ئەمە قەرەبوو بکەینەوە بەچی ئەو ڤیددیۆیانەی کە زود پەخش و زانستین مناڵەکان سوودی لێ ئەبینن ئێمە ئەتوانین ئینتەرنێتەکان ڕەبکەین بە تەلەڤیزیۆنەوە بەو شێوەیە هەمەزانین تەماشای چیەکە هەم لای خۆمانە هەم خۆمان ئەتوانین تەحکومی پێوە بکەین نەگەوەی شاشەیەک هەم تیشکەکەی لە بەردەمێتی هەم نیزگێتی هەم نازجار نازانین تەماشای چیەکە چەندین کاتژمێر سیرەکەی مناڵان بە دیارێوەدا ئەنشن تایمی خەو و خواردنیانشیان تێکچووە هەرەوەی کە ئێستا مناڵان هەندێکیان لە ڕووی مەنا ئەو بەرگری جەستەوە لاوازن هەندێکیان ئێستا گرفت کەواتە مامۆستا هێمن ئەی چی بۆ ئەو لە کاتی خۆی نیە بەڵێ چی بۆ ئەو دایک و باوکانەی کە بەبێ سانسۆر بەبێ ئەوەی هیچ سنوورێک بۆ مناڵەکانیان دابنێن بە دیار شاشەی تیڤەکەەوە دایان ئەنێت و سێری ئەو درامانە ئەکەن کە لە شاشە کوردیەکانە پەخشەکرێت کە هیچ پەیوەندی بە عادەت و تەقالیدی وڵاتی ئێمە هەیە و نە هیچ پەیوەندیەکی بە ئەو مناڵە هەیە و کە پێویست دەکات تەنانەت گەورەکانی سەیری نەکەن. بەڵێ دیارە کۆمەڵێ چارەسەر هەیە ئێستا من بۆ خۆم لە مناڵم هەیە سەیری ئەو دراما کوردیانە ناکەم کە لە هەندێک کەناڵ کە بە ئاستێکی نزمیان هەیە وەرەگەڕێت و هین هەندێک جار دەوڵەتانی دراوسێ بەبێ هیچ فلتەرێک پارێکی هەم زۆرە دێتەوە دەوڵەتانە و ئێمە وەریانەگەڕی من بۆ خۆم سەیری ناکەم کە سەیری ناکەم مناڵەکان شم سەیریان ناکەم یەکێکە لە چارەسەرەکان بێت دایک باوک یەکەم جار وەکو لە پرسیاری پێشووترتاوتە خۆیان کۆنتترۆل بکەن و تەماشای نەکەن جگە لەوەی ئەگەر دایک و باوکێک زۆر ناتوان خۆیان کۆنتترۆل بکەن و حەزیان لەوەی بینەری درامایەکی ناکوردی بن کە وەرگێتراوە بۆ زمانی کوردی ئەتوانن لەو کاتانی کە مناڵەکانیان خەوتووە سەیری بکەن بەڵام ئەگەر زۆری سوودی لە نابینن بۆمە کاتێکی زۆریان لێ ئەبا سەیرەکەی دەیان زنجیرە یاخود زیاترە ئەمە هەم کاتێکی زۆرە بە لەوانەیە من ئێستا نەتوانم باوەڕ بە خەڵکی بکەم کە دوورکەونەوە لەوانە و چیتر بکەن ئەگەر ئەو سوود لەو کاتە ببینن بەڵام ئەگەر هەر سەیرشی ئەەکەن ئەتوانێت لەو کاتانی کە مناڵەکەی خەوتووە لە ماڵ نییە لە یاریە چونکە ئەتوانێت بۆ مەگەل لە تەلەڤیزیۆنەکانی شاندێ جار کاتەکەی دیاری کراوە و مناڵ بە خەبەر ئەتوانێت دوای خە بۆ کاتێکی تریاخود لە یوتیوب سەیری بکات لە شتێک بۆی مناڵەکەی تەماشای نەکات چونکە بەشێک لەو شتانەی کە لە دراماکانە هەیە هەر بۆ گەورە هەم بۆ کۆمەڵگەی ئێمەش لەوانەیە دروست نەبێ بەشێک لە دراماکان ینی ئەوەی زۆر جارکە ئەکرێ ئەوانەی ڕۆیشتون هەر بە وڵاتێکی دراوسێ وەک تورکیا هەندێک کەس لەوانە ڕۆیشتون سەکەن واقعەکە پێچەوانەیە وێ لە زنجە دراماکان هەیە
هەر ئەوەی زۆرجار لە زنجیرە درامەکانی مسریایەت وەچتەوێ واقعێکی جیاوازتر هەیە لەوەی لە زنجیرە درامەکانە هەیە. بۆیە ئینسان زۆرجار کاریگەرە بێ بە زنجیرە درامەکان و بەشێک وەکو ئەوەی لەم ساڵانی پێشوە هەندێک جۆری خۆکوژی ئینتیحار هەبوو کە سوودبینین بوو لە هەندێک لە درامەکان و دووبارەکردنەوەی هەندێک شتی ناو درامەکان بوو. ئەمانە جگە لەوەی بۆ گەورە دروست نییە، اینجا بۆ مناڵ هەندێک جار هەندێک بەرگەیتایە، هەندێک قسە، هەندێک ئاماژە پرسیار لای مناڵ دروستەکە لەگەڵ جۆری عەقڵێتی مناڵ، سلووکی مناڵ، تەمەنی مناڵ، بارە سایکۆلۆژیەکەی مناڵ گونجاو نییە. بۆیە دایک و باوک پێشەنگ و ڕێبەرن و لەم سەردەمەیشا پەروەردە قورسترە و بە دایکێتی و باوکێتی بەرپرسارەتێکی قورسترە و زەحمەتترە لەبەرەوەی جگە لە ڕۆڵی دایک و باوک زۆر شت هاتوتە ناو خێزانەوە کە ڕۆڵی دایک و باوکیان قەتیس کردووە، کەم کردوێتەوە و وای کردووە دایک و باوک ئەبێ زیاتر ماندوو بێ بۆی ئەو ڕۆڵەی جاران ببینێ لە ئاراستەکردنی مناڵ، لە کۆنتڕۆڵکردنی مناڵ، لە پەروەردەکردنی مناڵ، لە تەنشی ئەو پێگەیاندنی مناڵ. بۆیە دایک و باوکان ئەبێ زیاتر هەست بە بەرپرسارەتی بکەن و بەشێک لەو شتانەی کە ئەیانەوێ لە مناڵەکانە دروستیکەن، لە کەسێتیانە دروستیکەن، ئەبێ کاتێکی زیاتریان پێ بەخشن، زیاتر ماندوو بێ. ئەمە هەندێک جار جگە لەوەی واز لە هەندێک شتێنی کە خۆش حەزلێتی لە پێناوی مناڵەکان، چونکە زۆرێک لەوانەی کە قوربانی بەردەم شاشەکان و ئامێر ئەلکترۆنین ئەگاتە تەمەنێکی هەرزەکاری اینجا تۆ باجەکەی دەیت لە توێژینەوەی زانستیا دەرکەوتووە لە سەتا پەنجای ئەو مناڵانەی کە زۆر سەی شاشاکەن ئەگەری ئەوەیان هەیە کە گەورە ئەبن لە ستا پەنجا لەوانی تر زیاتر هەم جگەرە کێش بن هەم تریاک خۆر بن. بەشێک لەو متمین بوون چونکە بەکارهێنانی شاشە و ئەلکترۆنیات و ئامێرە تەکنۆلۆژیەکان ئاڵوودەبوونە. چۆن ئاڵوودەبوون هەرەوەی کە ئەو مناڵە ناتوانێت بەکاری نهێنێ، یعنی خۆش چوونە دەرەوەی واز دەهێناوە چێژ لە تێکەڵاوبوو نابینێ ئەچێتە میوانی یەکسەر بزان ئینتەرنێتیان هەیە وایفایان هەیە بۆەوەی کۆنێکت کەواتە ئەم مناڵە نەیتوانی وە چێش لەو شتانە ببینێ و ئاڵوودە بۆ بۆمە هەموو شتەکان ئاڵوودەبوونن. بۆیە ئەمە سەیرەکەی دوایی ئەگاتە تەمەنێکی هەرزەکاری تۆ کۆنتڕۆڵکردنی پەروەردەکردنی زەحمەترە بێ مناڵە چکە گەورە بووە لەوانێت تۆ بەوەکو مناڵێکی 4-5-6 ساڵ نییە تۆ بتوانی ئاسانتر فریویدەی یان هەندێک جار بیخەڵەتێنی هەندێک جار شتێکی لێ بسێنی ئەگەر باسی گرنگی باخچەکانمان بۆ بکەیت لە پێش قۆناغی خوێندنەوە چی گرنگێکی هەیە بۆ مناڵ، چونکە سیرەکەی لە نێو باخچەکانە سیستەمێکی پەروەردەی دروست هەیە کە مناڵەکە دوالێکە دووری خاتەوە لە تەکنۆلۆژیا، مناڵەکە دوالێکە دووبارە تێکەڵی مناڵی دیکە بێتەوە و چێژ لەو یاریانە ببینێت کە لە دەورێتی و لەگەڵ ئەوەشا سیستەمێکی خوێندنیان تێدایە کە شێوازێکە لە پەروەردەکردن ئەو ڕۆڵەی کە دایک و باوکەکە ناتوانێت بە تەواوی بیگێڕێت لە نێو ماڵەکەیە ئەم تەواوی ئەکات. گرنگە دایک و باوکەکان پێش دەستپێکی ئەوەی کە مناڵەکانیان بچنە قۆناغی خوێندنەوە لە باخچەکان بن. بەڵێ دیارە جاران لە سایکۆلۆژیایە بازدا گرنگی پەروەردەی مناڵەکرا باسی 6 ساڵی یەکەمەکرا، دوایی وتیان نەخێر 2 ساڵی یەکەم، دوایی وای لە هاتوتیان هێشتا مناڵ کە لە دایک نەبووە و لە زگی دایکێتی دەوروبەر کاریگەریە بێت لەسەر ئایندەی پەروەردەی ئەو مناڵە و کەسێتی ئەو مناڵەوەتە ئەو ژینگەی کە دایکەکە تایەژە کە علم زیاتر پێشکەوت. بۆیە دایەنگە و باخچەی ساوایانەیش زۆر گرنگت بۆ مناڵ و بۆ پەروەردەیکردنی مناڵ تەنانەت ئەو چەند ساڵی یەکەم 6 ساڵی یەکەم پێش قوتابخانە کاریگەری لەسەر کۆی ئایندەی ژیانی ئەو مناڵە هەیە لە ڕووی کەسێتیەوە. لە دایەنگەکان ئەوەی من ئاگادارم وە سەرپەرشتی هەند دایەنگەیشم بە باخچەی ساوایانشم کردووە. ئێستا بەشێک لە باخچە ساوایان وە دایەنگە ئەوەی ئەهلەکان هەیە ئەبێت چاودێریکی زیاتریان لەسەر بێتە بەو شێوە هەندێکیان شێوەیەکی سیستمێکی زانستی پەیڕە و ناکەن بۆ پەروەردەکردنی مناڵان و لەوانەیە هەندێک جار حکومیەکانیش باشتر بێت، بەڵام لە ئەهلەکانە بۆ نمونە هەیان هەست بە پرسیارەتی ناکە بۆی ئەم مناڵە بێدەنگ بێ هەندێک جارسێکی مۆبایل بەکار ئەهێنرێ، هەندێک جار لەوانەیە زیاتر شاشیان بۆ بەکار بهێنێ بۆ بێدەنگکردنیان هێورکردنەوەیان بۆ سەقاڵکردنیان کە ئەمانە هەڵەی گەورەن. لە باخچەی ساوایان مناڵ فێری تێکەڵاوبوون ئەکرێ، هەندێک جار فێری زمانێکی تر ئەکرێ، هەندێک جار فێری ئەوە ئەکرێت چۆن سبەی لە ژینگەی دەرەوەی ماڵە کە قوتابخانەیە ئەم مناڵە تووشی سەدمە و شۆک نەبێ لای ئاسایی بێ کە چۆ قوتابخانە جگە لەوەی هاوڕێ پێ ئەکات جگە لەوەی کۆمەڵی وەرزشیان پێ ئەکرێ کە ئەم مناڵە تاقە سەرفەکە وزە سەرفەکە ئەو یاریانەی کە ئەکرێت لە پاڵایەنە زانستەکەی. بۆیە باخچەی ساوایان ئەگەر بە شێوە زانستەکەی بەکاربیهێنرێ زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم مناڵە سبەی کە چووە قوتابخانە ئامادەیەکی جەستەیی و ئەقلی و سایکۆلۆژی زیاتری هەیە بەراورد بۆ مناڵانی کە نەچوونەتە باخچە. لە هەندێک دەوڵەتانی دەوروبەری شەیە
کە ئەگەر مناڵ نەچێتە باخچەی ساوایان لە قوتابخانە وەرناگیرێت چکە ئەم مناڵە سبەی تعاملکردن و مامەڵەکردن لەگەڵیا قورسە بێ بۆیە پێویستە بچێتە باخچە و پشتگیری باخچەیەک ببە ڕەوزەیەک بە دواتچێ لە قوتابخانە و لە خوێندنی سەرەتایی و بنەڕەتی وەرەگیرێ بۆیە باخچەی ساوایان و لە خوار ئەوەیشەوە دایەنگا ئەمانە هەمووی گرنگن کە تەنانەت ئێستا لە کوردستانی خۆمان لە قۆناغی دایەنگە کە پێش باخچەی ساوایانە مناڵ هەندێک فێر زمانەکرێن بە پێ ئەو تەمەنە و سیستم هەیە چۆن ئێمە بتوانین ئەو مناڵانە هەر هەفتەی فێری شتێکیان بکەین شتێکی نوێیان بکەین ئەمانە هەمووی ئەتوانرێ بکرێ وە لە وڵاتانی دەوروبەر کە زۆر پێشکەوتوشنین لە 3 ساڵی و مناڵەخەنە بەر هەندێک بەرپرسیارەتی پەروەردە و تعلیم و ئەوانە کە ئەتوانرێت ئێمە سود لە مەرحەلانە و قۆناغانە ببینین نەگەوەی لاندێ لە باخچەی ساوایان بەداخەوە ئێمە بینین لە ئاستی بەرپرسیارەتیان نییە ینی لەوانەیە بۆ منە دادەکان دەرچووی هەندێک بەژنە بن کە گرنگن بە ژیانی مناڵان لەوانەیە بەڕێوبەرەکەی ینی لەو ئاستەیانە بێ نەک کۆی سیستمەکە بەرپرسیار بێت لە ئەوەیە بەڵام بە تاکەتاگە من و منەمان لایەک باخچێک هەندێکجا لە باخچێکی تر زانستیانەتر و بەرپرسیارانەتر مامەڵەکە بۆ پەروەردەکردنی مناڵەکان و ئاڕاستەکردنیان باشە کەواتە مامۆستا من پێمان بڵێت پێویستە کات ئێمە چی بکەین هەر لە دایک و باوکەکان بێت لە نێو ماڵەکانیانە بۆ پەروەردەکردنی مناڵ هەم لە باخچەی ساوایان و لە دایانگەکان بێت لە ڕووی پەروەردەکردنی مناڵ و ئەو دادانەی کە بە ڕێزیشت باست کرد پێویستەکە لەسەر چی بنەمایەکدا بنرێت و لەگەڵ ئەوەشە ئامادەکاری چۆن ئەم مناڵە ئامادە بکرێت بۆ ئەوەی کە چێتە قۆناغێکی نوێی ژیانەوە ئەویش کە قۆناغی خوێندنە. بەڵێ دیارە بەشێک لە پەروەردەی مناڵ بەشێکی ئەکەوێتە سەر ئاسی ڕۆشنبیری و کەساوە ئاسی ڕۆشنبیریش بە تەنها بە بڕوانامە نیە زۆر جار دایک و باوکێک هەیە نەخوێنەوەشە زۆر بەرپرسیارانە مناڵەکەی پەروەردە ئەکا سود لە ئەزمموی خەڵکی تر ئەبینەیە خۆی بە ئەزمون پێگەیشتووە و ئێمە ئەتوانین جگە لەوەی کە بەشێک زۆر جار من ئەمن بە خوێندکارەکانی ژوتووەیان لە بەرنامەی تر باسم کردووە ئەگەر زۆر پێویست نەبێ ئێمە هەندێک جار ئەتوانین خەتی ئینتەرنێتمان تەحدید بێ و مەحدودی کەین کاتەکانی بەتایبەتی ئەو ماڵانەی کە بۆ مناڵی وردیان هەیە ناتوان کۆنتترۆلی پێیان ئەو ماڵانەی کە مناڵیان هەیە پێویستی بە تاقیکردنەوە و خوێندنی زۆرە ئەمانە ڕێگەیەکە ئێمە ئەتوانین تەحدیدی کەین جگە لەوەی ئێمە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە زیاتر ئەتوانین سوودی لێ ببینین بەراورد تەنها بۆی ئەو مناڵە شاشە لە شاشەیەکەوە یاخود لە لاپتۆپێکەوە یاخود لایپاتێکەوە سەیری هەندێک ڤیدۆشت کە ئێمە لەوانەیە نتوانین ببینین لایەنی کەم تەلەڤیزیۆن لە 3 مەتریان کەمتر زیاتر دوورە لە مناڵەکەەوە واتە لە ڕووی سیحیەوە لە ڕووی سایکلۆژیەوە کاریگەریکی کەمتریە بەراورد بۆی ئەم مناڵە شاشەیەک بەکار ئەهێنێ تەنها چەند سانتیمەتر لە چاویەوە دوورە جگە لەوەی لە باخچەی ساوایانە بەڕای من ئەبێت چاودێریکی وردەبێ بۆ نمونە پەروەردە و بەڕێوەبەرایەتیە گشتەکانی پەروەردە سیستمێکی ورتر دابنێەوە چاودێریکی ورتری باخچەی هەتا ئەوانەی کە بەناوە ئەهلی و ناحکومین ئەبێت چاودێریکی زیاتر بکرێن و سەردان بکرێن بزان بۆ شێوەیە پەروەردە ئەکرێن ئەو ژوورانەی کە هەیە بۆ مناڵان بزان زانستیە لە ڕووی گەرما سەرما ئایا ئەو دادانە مۆبایلیان پێەیە مۆبایلیان بەکار ئەهێنرێ ئیستبیان دابەشەکرێ و فۆرمی ڕاپرسی لە مناڵەکان ئەپرسرێ کە مۆبایلتان بۆ لێدرێ شاشە هەندێک جاریچکە و ناوەندانە دووبارە بۆی مناڵەکان سەرقاڵ بکەن هەر بەو شێوەیە و هەندێک جالەوانەیە ئەمانە بە شێوەیەکی نیهێنی و شاراوەش بکرێن جگە لەوەی ئێمە ئێستا سیستمی نوێ هەیە لە باخچەی ساوایان کە لە دنیاە پەیڕەوەکرێ نەزەریاتی نوێ هەیە کە ئەتوانێت سوودی لێ بمرێ و لە هەندێک لە کۆلێژەکانی لە کوردستانیش زۆر سپاس بۆ بەڕێز هێمن کامل ماستەر لە کۆمەڵاسی سپاس بۆ سەرجەم ڕێنماییەکانە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بۆ هیواین کە دایک و باوکان هەموو ئەو ڕێنماییانە پەیڕۆ بکەن تاکو مناڵەکانمان بە مناڵێکی تەندروست پەروەردە بکەین سپاس بۆ ئێوە ئێمە پاش وچانێکی کورد دەچینە لای تەوەری سێممان
بەڵێ بەڕێزان ئێمە لەگەڵتانە بەردەوامین گفتوگۆکەین لە تەوری سێهەمماندا گفتوگۆکەین لەسەر دوایین زانیاریەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بە میوانداری دکتۆر هێرش سەید سەلیم کە بەڕێزیان جێگری بەڕێوبەری گشتی تەندروستی سلێمانین کاک دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس بە ئامادەبوونی بەڕێزان. کاک دکتۆر ئەمەوێ بزانم دوایین زانیاریەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی چییە؟ بەڵێ سپاس دوا بەدوای ئەوەی کە تەوژمێکی بەهێزتر لە جاری پێشوو ڕووی پارێزگای سلێمانی گرتەوە سەبارەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە. ئەو تەوژمێکی خێرا و کوشندە بۆ توانم بڵێم تا ڕادەیەک لەبەرەوەی کە بە خێرایەکی زۆر ڤایرۆسەکە سەری هەڵدایەوە و ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان بوون بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆناوە لەو ناوەشدا ژمارەی ئەوانەی کە بە شێوەیەکی سەخت بوون باڵگیری ڤایرۆسی کۆرۆنا زیادی کرد و دوجار ئەوە شوای کرد کە ڕێژەی گیان لە دەستدان لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی بەرچاو زیاد بکە. ئێمە ئەتوانم بڵێم مانگێک لە بارودۆخێکی زۆر خراپا بووین و هەموو هەوڵەکانمان چڕ کردەوە لە پێناو ئەوەی بتوانین لانی کەم ئەم تەوژمە خاوکەینەوە و کێرڤی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا بەرەو داکشان بێتە خوارەوە و هەڵبەتە ئێمە لە ڕێگای چ ڕاگەیاندنەکانەوە چه هەوڵەکانمان لە دەستنیشانکردنی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لەو پێناوەدا خستە گەڕ و هۆشیاری هاوڵاتیان بە شێوەیەک ئەتوانم بڵێم بەرز بوویەوە تا ڕادەیە کە هەڵمەتی تاکپارێزی و خۆپارێزی لە ناو خودی هاوڵاتی خۆیان وای کرد کە جۆرێک لە خاوبوونەوەی شەپۆلەکە بەدی بکرێەوە کۆی ئێستا ئیبینن کە ینی ئێمە ئەتوانم بڵێم زۆر زۆر جیاوازتر لە مانگی پێشوو ئێستا کێرڤی هەڵکشانەکە بەرەو خوارەوە هاتۆتەوە و هاوڵاتیان تا ئەم لەحزێش لە پێناو ئەوەی کە نەبن بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا پابەند بوون بە ڕێنمایە تەندروستی و خۆپارێزیەکانی خۆیان و هیوادارین ئەم هۆشیاریە بەردەوام بێ بۆ داهاتووش. بەڵام ئێستا لە ئێستادا توانم بڵێم بارودۆخی سلێمانی بە تایبەتی جێگیرە لە ڕووی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕۆژی نەخۆشخانەکان لە ئێستا چۆن نەو نەخۆشخانانی تایبەت بوون بە ڤایرۆسی کۆرۆنا و پێشوازیکردن لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا. طبعاً ئێمە 4 نەخۆشخانە سنتەرمان هەیە بۆ داخڵبوونی نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا. سییانیان سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی نەخۆشخانەی ئاساش سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی پێشمەرگەیە. ئێمە لەو 4 نەخۆشخانەیە توانم بڵێم لە فترەی پێشووە مەسەرەن ئەگەر لە 2 هەفتەی پێشووە 300 حاڵەتمان داخڵ کرد بێت ئێستا 100 نەخۆشی تایە بە هەموو ئەو نەخۆشخانانە بەڵێ بە هەموو نەخۆشخانەکان ئیتر دابەژوون بەسەر ئەو 4 سنتەرەیە. هیوادارین لە چەند هەفتەی ئایندە ئەو ڕێژێش 2 هێندە و 3 هێندە دابەزێتە خوارەوە. ئێمە جگە لەوەش ئەو 2 شوێنی دەستنیشانکردنی نەخۆشی کە هەمانە سنتەری ڕاوێژکاری عەلی ناجی و سنتەری شەیتاری عەلی والیبەک کە
وە خۆیان ئێسش پێشوازی لە هاوڵاتیانەکەن. ئێمە خزمەت گوزاریە تەندروستیەکانمان سەبارەت بە کۆرۆنا هەروەک خۆی وایە و ئاستی لە دابەزینانە بگرایانی لەبەر پێیابوونی شارەزایی کادیرەکانمان پزیشک و کارمەندانمان ئێستاتوانم بڵێم ئەتوانن بە شێوەیەکی باشتر و شارەزاتر لە جاران مامەڵە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بکەن بە حکمی ئەوەی کە سلێمانی ناوچەیەکی گەرم بووە بۆ ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا ئەتوانم بڵێم تیمەکانی ئێمە تیمی پرفکتن واتە تیمێکن شارەزایەکی باشیان هەیە ئەکسپرتن ینی ئەتوانین لە ئەگەری سەرەڵدانەوەی تەوژمیتیشا بە هەماشەوە مامەڵی باشتریش بکەین لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە خزمەت گوزاریە تەندروستیەکانمان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنان لە سەرجەم نەخۆشخانەکان لە ئاستێکی باشدایە و لە ڕووی پێداویستیشەوە نەخۆشخانەکان هەمووی پێداویستی تەواوی تێدایەوە ئەتوانم بڵێم هیچ کەم و کوڕیمان نییە لە زۆربەی لایەنەکان چ لە لایەنی تەکنیکیەوە چ لە لایەنی هێزی مرۆییەوە چ لە لایەنی شارەزایی و لە لایەنی پێداویستی پزیشکیەوە. کاک دکتۆر لە ڕۆژانی جێژندا گەشتیارێکی زۆر ڕویان لە شاری سلێمانی کرد کە لە خواروی عێراقەوە بوون لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیشەوە سەردانی شاری سلێمانیان کردبوو. ئایا ئەمانە هیچ مشکلێکیان بۆ شاری سلێمانی و بۆ دانیشتوانی شاری سلێمانی دروست نەکردووە؟ یاخود بەچی فلتەرێکە داغڵ بوون؟ هیچ فلتەرێکە بوو تاکو ئەوان بتوانە داغڵ بەداخەوە لەوانەیە فلتەرەکە جێگەی دڵخوازی ئێمە نەبوو بێت کە ئێمە بۆ شێوە بتوانین یەک بە یەک تێستیان بکەین چکە بەڕاستی ڕێژەکە زۆر زۆر بوو هەمومانەوەمانبینی دەروێشەکانی کە لە سنووری هینەوە داخڵ بوون. بەڵام یەک شت هەیە کە مەسەرەن ئەو خەڵکانەی کە هاتوون بە دیاریکراوی هاتوون بۆ کۆمەڵێک شوێن و هیوادارم یعنی نەبێتە هۆی زیاتر تەشەنەسەندنی بارودۆخەکە بەڵام ئەوەش خۆی یەکێکە لە ئەگەرەکان بەڵام احتیمالە و ئەگەرە بەنسبەت سلێمانیەوە کەمتر بێت چکە لە ڕووی زانستی و لە ڕووی مانتقیشەوە سلێمانی خۆی لە خۆیان ئەم تەوژمە بەهێزەی بینی لە پێشوە لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە دەستی کارن یاخود لە ناو جەرگەی ئەو شوێنانەیان کە گەشتیان ڕوویتیەکە من ئەتوان بڵێم زۆربەی ئەو خەڵکانە پێشتر توش بوون چاک بوونەتەوە ینی ئەوەی کە ئێمە پێشبینیەکەین ئەو خەڵکانە ڕوو لەو شوێنانە هەکەن کە شوێنی گشتین واتە شوێنێکن کە مەسەلە ناچنە ناو گەڕەکەکانەوە چنە هوتێلەکانەوە و ئەچنە شوێنە گەشتیاریەکانەوە لەوانەیە تێکەڵاوێک دروست بێت و بارودۆخەکە جیاواز بێت لە هەفتەی پێشوو بەڵام وەکو پێم وتی ئێمە لە هەوڵی تیمەکانمان هەر بەردەوامە بۆ مەسلەی ئەوەی دەستنیشانکردن و مەسلەی کۆنتترۆلکردنی بارودۆخەکە لە ئەگەری زیادبوونیشە هەڵبەتە ئێمە ئیجرعاتی خۆمانەکەین بەڵام ئەکرێت ئەم بابەتی داخڵبوونی گەشتیارانە ڕێکخرێتەوە چکە ئەمە شێوازێک و شێوازی کتوپڕ بوو کە ڕوبەڕووی شاری سلێمانی و ئەو ناوچانەی تر بۆتەوە بەڵام بۆ داهاتوو ئەکرێت گەشتیاریش بێت و بەڵام لەژێر کۆنتترۆڵی تیمە تەندروستیەکانە بێت لەژێر ڕێنمایی تایبەتا بێت وا بێت کە ترس نەبێت کەن کاوانیش تا پارێزی بکەن ئەوە زۆر بەڵێ اینجا ئەوە ئێمە یەکێکە لە پرۆگرامەکانی ئێمە کە بەڕاستیە بێ هەنێک ڕێنمایی تایبەت بە گەشتیاردا بنرێت لە هەرێمی کوردستان چ لە ڕووی خۆپارێزی و خودپارێزیەوە چ لە ڕووی ئەوەی کە ئەو شوێنانەی کە بۆیە چن خەڵکانی کە بەریانەکەون ئەوان خۆیان بپارێزن لەو خەڵکانەی تر ئەگەر ئەوانیش جێبەجێ ئەم بڕیارانە نەکەن بەڵام وەکو وتم ئەکرێت ڕێنمایی تایبەت دابنرێەوە لەو شوێنانەی کە داخڵ ئەکرێن ئیجرعاتێک بکرێت یاخود وەکوۆی کە ئێستا لە وڵاتانەکرێت فۆرمێک پڕەکرێتەوە بە هەموو ئەو هاوڵاتیانە بۆی بتۆم زانیاری تەواوتە بێ لەبارەی داخڵبوو نێرگەشتیارێک پێم وابێ ئەمە کراوە ینی هەموو گەشتیارێک زانیاری هەیە لە کۆنتترۆڵی داخڵبوونەکان بەڵام وەکو تیمی تەندروستی ئەو زانیاریانەی لانیە بۆیە ئەگەر ئێمە مەسەرەن دەستنیشانی حاڵەتە بکەین لەناو ئەو خەڵکانەیە ئەبێ هەموو کۆنتاکتەکانی ئەوان بدۆزینەوە و ئەمە تۆزێک سەختە ئیشەکە بۆ ئێمە بۆیە ئەکرێت ئێمە لەم هەفتەیەوە هەم بتوانین کاری بازرگانی کاری گەشتیاری خۆتان نەزانێت ئێستا وەرزی گەشتە لە هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانیش
ئەکرێ هەنێ ڕێنمایی گەشتیارەکانەوە بەڵام گەشتارێکی زۆر ڕووی تێکات بەڵێ ئەکرێت ڕێنمایی دابنرێت چکە وەکو خۆشتانە بینین زۆربەی وڵاتان گەشتەکانیان کردوتەوە و خەڵکیش لە وڵاتان بە ئازادی هاتوچەوەکە بەڵام کاتفێرێمە باسی ئەومان کردوین لە پرۆگرامەکانی کەشا باسی ئەومان کردووە کە پێویستەکات کە ڤایرۆسی کۆرۆناژۆک و ڤایرۆسەکانی کە بە ئاسایی وەربگرین ئیتر ناڵێن خۆتان مەپارێزن ناڵێن مەترسن بەڵام ئیتر ئەبێت ئێمە وەری بری ژیان ئاسایی بێتەوە بەڵام چۆن خۆمان ڕابێنین بەو شێوازە یاخود ئەو سیستەمەی کە چەند ماڵە ئێمە لەسەر بەردەوامین خودپارێزیە ئیتر لە ڕێگەی دەستکێش و دەمامکەوە بێت لە ڕێی پاکوتەمیزی خۆتەوە بێت لە ڕێی جێبەجێکردنی ڕێنمایەکانەوە بێت دووریکردنەوە هەندێک عادەت و تەقالیت هەیە لە نێومانە کە کەم کرابێتەوە سەردانیکردنەکان کەم کرێتەوە ئەگەر لە ڕێگەی ئەمەوە بێت ئەو کاتە ژیانیش ئاسایە بێتەوە و پێم وا بێت کە ڤایرۆسی کۆرۆناژ زۆر هیچ کاتێک من لە مێژووی ئەوەی کە متابعەم کردووە پێش ئێستا هیچ کاتێک وەکو ئەم سەردەمی کۆرۆنایە هاوڵاتیان هۆشیاری تەندروستیان پێیانە کردووە لەبەرەوە زۆربەی زۆری پەتاکانی کە لە هەرێمی کوردستان و جیهانە بڵاو بۆتەوە وڵاتان توانیویانە لە ڕێی هۆشیاری تەندروستی تاکەوە کۆنتڕۆلی بارودۆخەکە بوون بەڵام لە پێشترە ئەم هۆشیاریە تەندروستی و ئەم جێبەجێکردنی ڕێنمایانە بەو شێوێنە بۆ لە هەرێمی کوردستانە ئێستا ئەتوانم بڵێم ئێستا هۆشیاری تاک لە ئاستێکایە کە ئەتوانێت مامەڵە خودی خۆی مامەڵە لەگەڵ هەموو جۆرە پەتایەکی ترا بکات کە لە داهاتووە بڵاو بێتەوە بەڵام وەکو بەڕێز دەڵێ کە ئەبێ بارودۆخەکە بە نسبەت ژیانەوە ئاسایی بکرێتەوە بە نسبەت گوزەرانی خەڵکەوە ئاسایی بکرێتەوە و لەگەڵیشیە مەسلەی تاکپارێزی و خودپارێزی وەکو خۆی جێبەجێ بکرێت ینی ڤایرۆس کە هات ئیتە تەواو ینی بڕانەوەی نییە ئەوە نییە لە ناوچێت لە ناو ناچێت لەوانەیە دوای ئەوەی کە پێکوتەی بۆ دۆزرێتەوە کە بڵێن عیلاجێکی تایبەتی بۆ دۆزرێتەوە ئەو کاتە ترسەکە کەمترە بێت یاخود ڤایرۆسەکە خۆی لە خۆیان وردە وردە ئەو کە پێڵێن سترینەکەی خاوە بێتەوە یا تەوژمەکەی خاوە بێتەوە بەڵام تۆ ئەمە ئەگەرە لەوانەشە جارێکی کە خۆی بگۆڕێتەوە بە شێوەیەکی کوژدەندەتر دەرکەوێتەوە ئەمەش ئەگەرێکی ترە بۆیە ئەبێ ئەم هۆشیاری تاکە تاسەر بەردەوام بێت نەک بە نسبەت کۆرۆنا بە نسبەت هەر پەتایەکەوە کە هەیە هەر کاتێک دەنگۆی بڵاوبوونەوەی پەتایەک لە ناو کۆمەلگایە سەری هەڵدا ئەبێ هاوڵاتی وشیار مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکات ئەو کاتێ ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم کاری دەستگا تەندروستیەکان کاری دەوڵەت بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم جۆرە پەتایانە ئاسانترە بێ و ئەتوانم بڵێم بە شێوەیەکی سەلامەت لی دەرەچی کاک دکتۆر باس لەوا کرا کە دەنگۆی ئەوە هەیە ئەگەری دووبارە کەرەنتینە لە هەندێک لە نێوەندی شارەکانە بیاخود لە هەندێک شوێنە هەبێت دووبارە دەست پێ بکاتەوە ئەمە تاکوچانێک ڕاستەوە ئەگەر ڕاستە بۆچی بارودۆخەکان جیاوازن ئەو بارودۆخی کە ئێستا مەسەرەن بەداخەوە ناوچەی هەولێر و دەوروبەری تایە ئێمە توانن بڵێم مانگونیوێک پێش ئێستا لەنا ئەو بارودۆخە سەختیا بووین و هەموو ڕێکارێکیشمان گرتەبەر لە کەرەنتینەکردنەوە لە قەدەغی هاتوچۆ لە زۆربەی شتەکان لە زۆربەی ئەو ئیجراعاتانێکی ئێستا ئەو بەیانەی پێدەرچووە لە وەزارەتی ناوخۆ ڕاستە ئێمە لەو بارودۆخەیە بووین بەڵام شوێنی تر هەبووە لەو بارودۆخی ئێمەیانە بۆ ئەو ئیجراعاتانە بە شێوەیەکی هێواشتر وەرگیراوە توانم بڵێم ینی مامەڵەیان کردووە لەگەڵ ئەم بڕیارانە بەڵام وەکو ئێمە نەبوون بە توندی بیکەن ئێستش بە هەمان شێوەشەکە پێچەوانە بۆتەوە یعنی ئەکرێت ئێمە سلێمانی هەنێک ئیجراعات هەیە بەردەوام بین لەسەری و چاودێری چڕی بارودۆخی ناو شوێنە گشتیەکان و بازار و دوکان و ڕێستورانت و ئەو شوێنانە بکەین تو ئەکرێت مەسلەی جێبەجێکردنی بڵین ڕێکاری خۆپارێزی لەسەر هاوڵاتی تند بێتەوە لەو شوێنانە بەڵام ناکرێت جارێکی تر سلێمانی ینی بە کەرەنتینەیەکی قورسا بڕاتەوە لەبەرەوەی ئێمە دووسێ جارم بارودۆخەمان بینیەوە بەڕاستی وەکو وتیشم ژیان وەستا بوو بەڵام ئێستا ئەکرێ ژیان ئاساییکەینەوە بە تەواوی ڕێکارە خۆپارێزیەکان و پابندی هاوڵاتیان لە ڕووی هۆشیاری تەندروستیەوە بە قووەتکەینەوە بتوانین هاوڵاتی بخینە سەر ئەو هێڵەی کە لەگەڵ ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی یاخود زیادبوونی ژمارەی توشبوانە ڕێکارەکان خۆی خودی خۆی توندیکاتەوە و ئێستاش من پێم وابێ
هاوڵاتیان پابند لە سنووری پارێزگای سلێمانی ئەوە جێگەی دەستخۆشی کاک دکتۆر بەڕاستی بەتەکید ئەو پابندبوونی هاوڵاتیان خۆڕاگری شاری سلێمانی بەڕاستی جێگەی ئێمە هەر لە هەڵمەتی پێشوشە وتمان هەموو شانازی ئەم ناڵێم سەرکەوتن شانازی ئەم زاڵبوونەی ئێمە بەسەر بارودۆخەکەیە بۆ هاوڵاتیە گەڕێتەوە چکە هاوڵاتی خودی خۆی وەکو یەکەم سەنگەری بەرگری بووە لە ڤایرۆسی کۆرۆنا هەر ئەویش توانیوێتی کۆنتترۆلی بارودۆخەکە بکە ئێمە ئەوەی لەسەرمان بووە دەستنیشانکردنی حاڵاتەکان و چارەسەرەکان بووە لە ڕۆی خزمەتگوزاری تەندروستیەوە ئەوەی تریشان لەسەر شانی هاوڵاتی بووە کە ئەمە بەڕاستی ئەگەر بەو شێوە بەردەوام بێەوە بە دڵنیاییەوە هاوڵاتی خۆی ئەبێ بە بەو هیواین بەردەوام نەبێت بەڵام وەکو دواپرسیار پێم خۆشە بزانم ئامادەکاریەکانی تەندروستی گشتی سلێمانی چییە ئەگەر لە ئەگەری دووبارە بوونەوەی ئەم حاڵەتانە وەک پێم وتی ئەمە تیمەکانمان تیمی شارەزا بوون لە بارودۆخەکە ئێستا لە ئەگەری سەرهەڵدانەوەی یاخود پەرستەندنی بارودۆخەکەیە مامەڵەیەکی جیاواز لەوەی ئێستا ئەەکەین کە چەند ڕێکارێک پێشتر لە مەسلەی هۆشیاری تەندروستی و بڵاوبوونەوەی تیمەکانمان بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکان و چڕکردنەوەی سنتەرەکانی دەستنیشانکردن و پتەوکردنی نەخۆشخانەکان یاخود تۆکمەکردنی نەخۆشخانەکان لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیەوە بەردەوامە بێ و بە دڵنیاییەوە ئەو خەدەماتی کە پێشتر هەمان بووە زیایەکەی. زۆر سپاس بۆ دکتۆر هێرش سەید جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەو هیواین کە ئەو ئەگەرانە دووبارە نەبێتەوە بۆ هیواین کە بارودۆخەکە کە ئێستا ئاسایی بۆ تۆ لەوە ئاساییتر بێتەوە و چاوەڕێی قۆناغی قورستر ناکەین وا پابندبوونی ئێوەش بە ڕێنمایە تەندروستیەکان و مانەوەتان بۆ شێوازەی کە لە ئێستا هەیە دڵنیام لەوەی کە ئینشاءالله هیچ بارودۆخێک ناخۆڵکانێت. دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر هێرش سپاس بۆی کە ئێوە هەتاکو ئێستا بینەرمان بوون هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین و کاتێکی خۆش.